خۆشەویستانم لە شەوێکی تری پڕ لە میهری مانگی پیرۆزی ڕەمەزان دێنەوە خزمەت لە بەرنامەی سیگەوهەر. خوای گەورە ڕۆژ و تاعەت و عیبادەتی ئەمڕۆ و سەرجەم ڕۆژەکانی ڕابردوو داهاتوومان لێ قبوڵ بکە. خوای گەورە ڕەمەزان بکاتە مای خێر و بەرەکەت و خۆشی و ئاسوودەی بۆ تەواوی خێزانەکان، بۆ تەواوی دڵەکان. هیوادارم مانگی ڕەمەزان بێتە هۆی ئاشتەوایی و تەبایی بۆ هەموو مسلمانێک لە هەر جێیشی ئەم دنیای هەیە. خۆشەویستانم ئەم شەویش بە کۆمەڵێک بەرگە و بابەت لەگەڵتانین، لەگەڵ سێ میوانی زۆر ئەزیز، ئەو میوانەی کە قسەکانیان کاریگەریان لەسەر دەروون و لەسەر دڵی مرۆڤەکانی ئەم نیشتیمانە هەیە. ئەزیزان، سڵاوی خۆی گەورەتان لێبێ، شەو شەوگارتان پڕ بێ لە خێر و بەرەکەت، بتوانن شەوانی مانگی ڕەمەزان بە پەرستش و عیبادەت بەڕێ بکەن و بینەری ئەم پەیامە جوانانەی بەرنامەی سیگەوهەر بن کە لە شەواندا لە خزمەت ئێوە داین. بێگومان ئەمەش بە یارمەتی هاوکارانمان لە پشت کامێرا و کۆنتڕۆڵ، بێگومان ئەو میوانە بەڕێزانەی کە ئامادەیان هەیە لەگەڵمان. و ئەمەوێ پێتان ڕابگەێنم کە جلەکان و پۆشاکەکانی من بە سپۆنسەری باخان حیجابە کە ناونیشانیان لە سلێمانی بازاری ئەوباریکە. ئەوان سپۆنسەری من دەکەم ئەگەر تانوێت لەم جلوبەرگانە بخوازن ئەوە توان سەردانیان بکەن. و ئێستا دەچین لای تەوەرەکانمان. مامۆستا گۆران زۆر جار پێمان وایە ڕەمەزان تەنها سی ڕۆژێکە، تەنها برسیبوون و توونێتی بوونە، بەڵام پەیامێکی زۆر گەورەتر لەوە لە خۆ دەگرێت. قوتابخانەیەکە کە تاک دەتوانێت تێدا پەروەردە بێ، بەڵام کە من ئەو کەسانی کە تێدا ڕادەمێنن و ئەتوانن سود لەو پەیامە گرنگانی ڕەمەزانەوە بگرن. ئەمڕۆژ بۆی کە زیاتر گفتوگوی ئەم بابەتە بکەین، سێ میوانی بەڕێز لە ستۆدیۆکانمان لەگەڵمانن کە ئەوانیش دکتۆر ئەرسەلان سەیدزادە ڕاوێژکاری پەروەردەیی و دکتۆر ڕزگار حەمەلا و مامۆستای زانکۆ و مامۆستا ئەکبەر غەریب ڕاوێژکاری پەروەردەیی کە حزوریان هەیە لە ستۆدیۆ. بەخێر بن. مامۆستایان زۆر بەخێر بێت، ئاوادانتان کردەوە بەخێر بن. یاخوا کاک دکتۆر لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئەمەوێ ڕاستەخۆ پێم بڵێ پەیام لە ئەم پەیامە پەروەردەیانە چییە کە لە ڕەمەزانە باسەکرێ و ئەرکی چێ ئەم پەیامانە بدا بەجووی هاوڵاتیانە؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. كاتك ما ماني قصير سر بابتي بكين أجرشتك من خاوني بمأتوان مهم قصير لسركم طبعا من كاتك قصير سر بونمونا ڕۆژوو گرتن و پەیامە پەروەردەییەکانی ڕۆژوو گرتن ئەەکەم، ئەم پەیامانە خاوەنێکی هەیە کە ئەویش ڕەبی متەعالە. ئەم خاوەنە هەرچۆنێ من سەربێنم، هەرچۆنێ بیرکەمەوە ناگەمە ئەو نهێنیانەی کە خوای پەروەردگار باسی کردووە کە بۆچی ئەم ڕۆژوەی داناوە. ئەگەر دیقەت بن بەڕێزان، خوای پەروەردگار کاتێک کە باسی ڕۆژوو ئەکا لە کۆتاییە ئاەتەکانی ڕۆژوو بە سێ فعل کۆتایی پێێنێ: لعلكم تتقون، تشكرون، ترشدون. هەموویشان فعل مەفعول بهەکەی نەهاتووە. هەر کاتێکی لە زمانی عەرەبیە فعل هات و مەفعولەکەی نەهاتبوو، یعنی مطلقە ڕەهایە. ئەتوانین ئێمە ڕاوەی ئەو کاتە فراوانتری بۆ بکەین. کاتێک کە ئێمە ئەمانوی قسە لەسەر ئەوە بکەین کە لە ڕۆژوا وەکو ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ: ئەیلەل العیبادات ترجع إلى مصالح العباد. ئەگەر بمانێ بەدوای ئەوە بگەڕێین، پەرستش بۆ ئەکەین، ئێمە عیبادەت بۆ ئەکەین، ئەڵێ ئەگەڕێتەوە بۆ چی؟ ئەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی بەندەکان. ئەگە پرسیارە لەو هەموو خەڵکە بکەین، باشە خوای پەروەردگار پێویستی بە عیبادەتی ئێمە نیە، ئێمە وە عیبادەتەکەین چونکە ئێمە پێویستمان پێیەتی، کە ئێمە پێویستمان پێی بوو ئەو کات ئێمە ئەزانین چی شتێکمان لەم عیبادەتە وەرگرتووە. لەبەر ئەوەیشە ئیمام ئیبن القەییم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبەکەی ئەفەرمێ چی؟ ئەڵێ زۆر سەرمەسوڕمێ دەربارەی ڕۆژوو، ئەوە نشتی عەجیبی تایە، ئەوە نشتی سەرسوڕهێنەری تایە کەوا ئەکا لە ئینسان بنیاد بنێ وە گەورەیشی بکە. هەر بنیادنان نا، گەورەشی ئەکات. لەبەرەوە ئێمە بچینە ناو تۆزێ و بردەکاری چەمکە پەروەردەییەکان، دەبێ ئێمە لەیرا تۆزێک پۆلێنکاریە بکەین. جارێ پەروەردە چییە وە چۆنە ئەو جاکە چۆن گری ئەدەینەوە بە ڕۆژ. ئەگەر بێت و یەکێ لەو پێناسانەی کە من زۆر بەدڵمە بینی خۆمان بێ، پێناسی تارق سوێدانە کە دێت بە 5 بابەت پێناسی پەروەردەیەەکە.
پێناسە یەکەم کە ئەڵێ چۆن قەناعەتت بۆ دروست ئەبێ ڕۆژوو واتی ئەکا کە قەناعەتت بەرامبەر بە خواتن و تۆڵتر بێ قەناعەتت بە بەرامبەر بە ئاینەکەت بەهێزتر بێ قەناعەتت بە پێغەمبەرەکەم زۆر زۆر خۆشەویستتر بێ بۆ چونکە ئێمە کاتێک کە باسی تەقوا ئەکەین بەڕێزان ئیمامی عەلی فەرمێ التقوى الخوف من الجليل والعمل بالتنزيل والرضا بالقليل والاستعداد ليوم الرحيل ولا أمشوار بابتي شيء من كاتك كالأخوة ترسم خو ترسي من بۆ خوای پەروەردگار ئەو ترسە نییە کە ئێمە ئێستا لێرە باسیەکەین ترسی کەسێک نییە کە هەڵی کردی بێت و چاوەڕێی عقوبە بکە ترسێکە کە خۆشەویستی دروستی ئەکا ترسێکە کە شەرم دروستی ئەکا ئەگەرێتە بۆ تێڕوانینی خۆمان خۆشەویستیەک سێری طبعا ناڵم ئەو ترسش ئێمە خۆ ترسمان لە شخص لە خودی خوای پەروەردگار نییە لە سزاکەیەتی کە ئەگەر مخالفەمان کرد ئەگەر ئێمە مخالفەمان نەکرد بێ وەکو چۆن پێغەمبەری خوا فەرمێ سەڵات وەسەلام من لەم قورئان وازم ئەم شەو بوو خاتوونێک پرسیاریان لێکردێک لەو کەناڵانە کە پرسیاریان لێکرد وتیان پەیوەندی تۆ چۆنە لەگەڵ خوای پەروەردگارە ئەویش وتی من أحب لقاء الله فإن الله يحب لقاءه هر کەسێ بێ بگا بەخوا خوش پێی خۆشە بگا پێی سادەیە بەڵام ماناکە طبعا ئەگەر منیش پێغەمبەری خوا فەرمێ سەڵات وەسەلام أحسنوا الظن بربكم ئەگەر ئێمەش گومانی باشمان بەخوا برد خۆی پەروەردگاریش لە ئاستی گومانە چاکەکاری ئێمایە لەبەر ئەوە کاتێک کە ئێمە دێن قسە لەسەر ئەوە ئەکەین کە ئیمامی عەلی ئەفەرمێ بۆ نمونە ئەم ئاەتی کە ئەفەرمێ لعلەکم تەتەقون مسلمان ئەگەینێتە ئاستی کەسێکی متەقی ئەمە برگەی یەکەمی کە لەخوا ئەترسێ الخەوف من الجەلیل والعمل بالتەنزیل دەوەرە کارکە بۆ قورئانە بۆ فەرمودانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام الصەوم جونە ڕۆژوو قەڵغانە ئەتپارێزێ لێرەش ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە باسی ڕۆژوو ئەکات ڕێکا بەسێتلەوە کە ئەڵێ ڕۆژووی گشتی کە ئینسان سکی و دامێنیە پارێزێ هەر ئەوەندە هیچی تر نییە ڕۆژووی تایبەت تۆزێک فراوانتر ئەبێ چاوتە پارێزێ گوێتە پارێزێ دەستە پارێزێ بە کوردێکی خۆمان بەس نەچوەتە ناوە هێشتا ماوێتی بڕاتە ناوە چونکە ڕۆژووی تایبەت باس ئەکا ئەوەیە کە ئەڕواتە ناو دڵتەوە چونکە ئەگەر چووە ناو دڵەوە جارێ گومانە بۆ دروست نابی هاندەرت نییە کە هەڵە بکەی چونکە ئێمە ئەزانین لە بینی قەلب و فوئادا شتێک هەیە کە دڵ دائما ناجێگیرە سمي القلب قلبا لأنه كثير التقلب دكتور إن شاء الله إنه لا يبرزدان بسم الله دكتور رزقار بوجي هميشه پەروەردە ئەبەستینەوە بە کۆمەڵێشتەوە پەروەردە چ پەیوەندێکی بە ڕەمەزانەوە هەیە تێڕوانینی ئێوە بۆ ئەمە چییە ئایا بەڕاستی پەیامە پەروەردەیەکان گرنگ لە ڕەمەزاندا؟ من زۆر سپاسی بەڕێستانەکەم هەم پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە مسلمانانەکەم و زۆر خۆشحاڵم لە خزمەتی مامۆستا بەڕێزانەیە لێرە ئامادەییمان هەیە طبعا ئەتوانین بڵین پەروەردە ئەبەسترێتەوە بە هەموو کایەکانی ژیانەوە لە ناویان ڕەمەزان طبعا پێش هەموو شتێک ڕۆژوگرتن شتێکی ئیلزامیە بمانەوێ یان نەمانەوێ مادام ڕوکنێکە لە ڕوکنە ئەساسیەکان مولزەمین کە پابند بین بە ڕۆژوگرتنەوە اینجا ئێمە هیلاک بین ماندوو بین تینومان بێ برسیمان بێ خۆمان تۆڕەکەین خۆمان ناڕەحەتکەین شتێکی ئیلزامیەوە هەر کەسێک کە پابندبوونی ئاینی هەبێ بێ ئەم ئیلتیزامەوەکو خۆی جێبەجێ بکە لە ڕووی پەروەردەییەوە زانایانی بواری پەروەردە و دەروناسی وا وەصفی ئینسانێکی ناضجەکەن کە پێویستە دوو پێوەری سەرەکی لە بنیەتی ئەم ئینسانەیە هەبێ هیچیان نەضجی جەستەییە هیچیان نەضجی عەقڵی و دەرونیە کەواتە گەر بمانەوێ ئینسانێکی پێگەیشت و عاقڵ مامەڵەی لەگەڵا بکەین ئەبێ هەردوو نەضجەکەی تیا مەوجود بێ هەم لە ڕووی جەستەییەوە هەم لە ڕووی عەقڵیەوە بۆ نمونە ئەگەر ئەو تایبەتمەندی جستانی کە لە ئینسانێکە ئەمانەی مامەڵەی لەگەڵا بکەین مەسەلەن مناڵێک لە مناڵیەوە هەر لەو کاتی کە گاگۆڵچەیەکە یا دارەدارە کە ئێمە دەستی ئەگرین ئەیجۆڵێنین قسەی لەگەڵاکەین بۆی توانە جستەیەکانی بەهێز بێ بۆ ئەوەی تێکەڵی خەڵک بێ توانە
یاخود نەزجە دەرونی و ڕوحیەکانی ئەقلەکانی باش بێ ئێنێرینە باخچە ئێنێرینە خوێندنگە ئێنێرینە ناو خەڵک تێکەڵاوی خەڵکیەکەین بۆی ئەم لایەنەشی هەبێت کەواتە بە هەردووشان بەیەکەوە ئەتوانین بڵێن کەسێکی پێگەیشتوو و تێگەیشتووە کامڵە بە هەمان شێوە بۆ ڕەمەزان چۆن ئەمە بەستین بە ڕەمەزانەوە ڕەمەزان یاخود ڕۆژ و گرتنی ڕەمەزان پێویستی بە هەردوو لایەنەکەیت هەردوو لایەنی جەستەیی و عەقلی چۆن وەکو چۆن ئەگەر هەمان نمونە لەسەر ئینسانەکان بێنینەوە ینی ئەگەر ئینسانێک لە ڕووی ئەقلیەوە کامڵ بێت هیچ گرفتێکی ئەقلی نەبێ ینی کەسێکی نازج بێ بەڵام گرفتێکی جەستەیی هەبێ بۆ مەفهومێکی ئێستا پێڵێن خاوەن پێداویستی تایبەت ئەوە ڕەنگە نەتوانێت هەموو چالاکیە جەستەیەکانی وەکو پێویست جێبەجێ بکە گرفتی بە دروستە بە پێچەوانەوە ئەگەر ئینسانێک گرفتی جەستەیی نەبێ ینی لە ڕووی جەستەی و زۆر کامڵ بێ کەسێکی پێگەیشتوو بێ بەڵام لە ڕووی ئەقلیەوە گرفتی هەبێ ئەوە دیسانەوە ناتوانین بڵێن کەسێکی کامڵە و گرفتی بۆ دروستە بێت لە ڕۆژوگرتنە هەمان تایبەتمەندێتی هەیە بۆ نمونە ئێمە لە ڕۆژوگرتنە پێویستیمان بە پێگەیشتنی جەستەیی هەیە لە ڕۆژوگرتنە ینی بۆ نمون ڕاستە ئێمە خۆمانەگرینەوە لە خواردنەوە لەو جۆرە شتانە بەڵام هەندێک جار پێویستی بە پەروەردەکردنە ئەم جەستەیەش چۆن ئەبینین جاری وا هەیە کەسێک ئەچێ بۆ وەرزشکردن ئەچێ بۆ یاریگایەک بۆ شوێنێکی لە جوانی بۆ ئەم جۆرە شتانە بۆ داوەزاندنی کێشی کچی پاش فترەیەکی تر لەباتی ئەوەی کە وەزنی داوەزێ هەستەکەی زیای کرد هەستەکەی جەستەی تێک چووە لە ڕەمەزانیشە ئەم حاڵەتانە هەیە ینی خەڵکە بینی بە ڕۆژووە لە بەیانەوە تا ئێوارە نانداخڵ کەچی پێ دەڵێ کێش بزایی کردەوە ینی خۆی ئەمە گرفتی جەستەی لە پاشەوەکە حەقی نیوەڕۆژەکەەوە ئەمە گرفتەکە لەوەیە نەیتوانی پەروەردەیەکی جەستەیانی خۆی بکات لە کاتێکی ترا ئێمە بمانەوێت لە ڕووی ڕۆحیەوە چۆن ئینسانێک پەروەردەیەکی جوان نزجێکی جوانی پەروەردەی ئەم تاکە بکەین لە هەمان کاتا ڕۆژوش پێویستی بەهۆیە کە دیسانەوە پەروەردەی ئەم تاکە بکرێتەوە پەروەردەی بکەیتەوە ئینسانێکی دەروون ئاسوودەی لە دروست بێ ئینسانێکی باشی لە دروست بێ ئینسانێکی بەخشەری لە دروست بێ کۆمەڵی تایبەتمەندێتی هەیە کە ئەبێ ئەم ئینسانە ڕۆژوو پەروەردەی کا بەڕاستی ینی هەر ئەوە نییە ئێمە خۆمان گرت بێتەوە لە خواردن و لە خواردنەوە کۆمەڵێک پەرستش ئەنجام بدەین و بەمە کۆتایی پێبێنین هەندێک تایبەتمەندێتی تر هەیە کە پەیوەندی هەیە بە پەروەردەوە ئەوش ئەوەیە کە پابەندبوونی کۆمەڵایەتی و بە کۆمەڵایەتی بوونە لە ناو خەڵکە مەسڵەن ئێمە زۆر جار ئەو قسانەمان گوێ لێ بێەوە حەقیقەتیشی تایە کە ڕەمەزان کۆکەرەوەی خەڵکەکانە لە خێزانێکەوە بیگرێتە ئاگاتە ناو ئەو شوێنانی کە مزگەوتەکان شوێنەکانی تر مەسەلەن تۆ بینی مزگەوتەکان قەرەباڵغی تیا دروستە بێت لە جەماعەتە لە تەراویحکردنە ئەنواعی خەڵکە بینی لە مناڵێکەوەی بینی تا کەسێکی گەورە کەسێک ڕەنگە ساڵێکی زیاتر بێت نەتبینی بێت لەو شوێنانەیە بینیتەوە کەواتە پابەندبوونێکی کۆمەڵایەتی جارێکی تر پێمانەڵێتەوە یاخود پەروەردەیەکی کۆمەڵایەتی پێمانەڵێتەوە کە ڕەمەزان بۆ ئەوەی ئێمە ئەم پابەندبوونە کۆمەڵایەتی جاریشکە دروستکەینەوە بێ لە ڕێگەی ڕەمەزانەوە ئیشی لەسەر بکەینەوە دەستخۆش دێم وڵات مامۆستا ئەکبەر زۆر بەخێربەی من ئەمەوێ پێم بڵێ چێ دەبێ ئەم پەیامە پەروەردەیانە بگەێنێ یەکەم دووەم چۆن بتوانین لە پاش ڕەمەزانیش ئیدامە بەم پەیامە جوانە پەروەردەیانە بدەین کە بەڕاستی دەکرێت کۆمەڵگەیەکی گەوری لەسەر بنیاد بنرێ مرۆڤ تاک یعنی نەفسی لەسەر بنیاد بنرێ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میرەبان پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لەسەر جەم بینەرانی خۆشەویست و مسلمانانی جیان و بە تایبەت کوردستانەکەم خۆشحاڵم لەم بەرنامە میوانی جەنابتانمەوە خۆشحاڵم لەگەڵ هەردوو مامۆسای گەورە و بەڵند و خاوەن پەیام لە خزمەتانم لە ڕاستیا گرنگە ئێمە پێش هەموو شتێ بگەڕێنەوە بزانین فەلسەفەی بوونی ڕەمەزان لە ژیانی مرۆڤایەتیە چییە چونکە کاتێ پەروەردگار هیچ شتێکی بەبێ مەبەست و بەبێ ئامانج نەخستووەتە ناو مرۆڤایەتیەوە نەخستووەتە ناو کۆمەڵگاوە سەیری بکە یعنی لە ڕۆژێکە پرۆسەی دەمەزەرکردنەوەی ئینسان لە هەفتەیەکە لە مانگێکە لە ساڵێکە پەروەردگار هەمیشە و هەمیشە کۆمەڵی وێستگەی دروست کردووە قۆناغ بە قۆناغ مرۆڤەکان دەمەزەر دەکاتەوە لە مانگەکانە ڕەمەزانی داناوە لە ساڵەکانە جەژنی داناوە لە هەفتە هەینی داناوە لە ڕۆژان نوێژەکانی داناوە
لە کۆیەفتەکە مەسەلەن پێنجشەمان و دووشەمانی دانا ئەو پرۆسێسی بە قۆناغبەندی پەروەردگارە بە شتەکان ئامانجی زۆر گەورە لە پشتیوە هەیە هەڵبەتە پەروەردە لە کورتترین پێناسا یعنی کاری بە عقلانیکردنی ئینسانە یەکێک لەو شتانەی کە ئینسان ئەکا بە مرۆڤێکی عاقڵ گرتنەوەی ئارەزوەکانێتی کۆنتترۆلکردن و کەپکردنەوەی ئارەزوەکانێتی ڕەمەزان یەکێک لەو ئامانجە گەورە و گرنگانە لەسەر ئینساندای ئەنێ کەپکردنەوە یعنی ڕێخستنەوەی ئارەزوەکانێتی لە ژیانی خۆیان یعنی تۆ تەماشا بکە لە پێش ڕەمەزان یان مەسەلەن دوای ڕەمەزان ئەوەندەی بە ئاریشە و گیر و گرفتە دەرونیەکان زۆرن لە ڕەمەزانە بەو کێشەیە بۆ ڕێژەیە نیە باوەڕ کە هەژاریش ئەوەندەی لە دەرەوەی ڕەمەزان زۆرەوەندە لە ناو ڕەمەزانە زۆر ئینسانەکان خۆڕسخانە بەخشندوێ بن خۆڕسخانە گەڕێنەوە مزگەوتەکان قەرەباڵەخە بێ بەرکەوتەی کۆمەڵایەتی زۆرترە بێ کەواتە فەلسەفەی بوونی ڕەمەزان کۆمەڵێ چەمکی گرنگی لە ژیانی مرۆڤاتیە بەدی هێناوە یەکێ لەوانەی مامۆستا ئیشارەتی پێدا بە کۆمەڵایەتی کردنی ئینسان ئەمە ڕاهەندە کۆمەڵایەتەکەی یەکێکی تر لەوانە ڕێخستنەوەی دەرونی ئینسانە کە ئەمە حەقیقەت و ئامانجە گرنگ و گەورەکەی ڕەمەزانە کە پەروەردگار دروستی کردووە بۆ مرۆڤەکان ڕەمەزان پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ دەروون و ڕۆحی مرۆڤەکانە هەیە باوەڕم پێ بکەن یعنی ئەگەر سەرژمێریەکی حەقیقی بکرێ هیچ شتێ هێندەی ڕەمەزان ناتوانێت پرۆسەی ڕێخستنەوە لە ناو کۆمەلگایدا دروستکە سامانە هەر قسەنین ینی بەکردداری ئەو کەسە هەستی پێکا کە بەڕاستی ڕۆژ و شتێکی تیاگۆڕێت نابێگومان ئێمە مەسەلەن مامۆستایانی بەڕێز دڵنیام ئەوە ئەزانن کە ئێمە لە سەکۆکانی خەڵکانێکی زۆر پەیوەندیەکە ئەوەندەی ڕەمەزانان پێش ڕەمەزان خەڵک پەیوەندیەکە مامۆستا ئەمەیە ژیانم بگۆڕم ئەمەیە خۆم بگۆڕم ئەمەیە شتەکان چاکەم ئەمەیە خۆم لەو خراپەکارێ دوور بخەمەوە لە مانگەکانی تراشتی وا ڕوو نادا بەس ماوەساک بەر چی بکە بۆ ئەوەی کە بەردەوام بێ بێگومان یەکێک لەو شتانەی کە ئینسانە گەیەنێ بە قۆناغی بەردەوامی ئەوەیە کە پەروەردگار هەمیشە بە تەنبیه دەست پێکە بە تەدریب کۆتایی پێدێنێ هەرەمی ئیمانداری لە ژیانی مرۆڤەکانە بریتێ لە تەدریب کە ڕەمەزانە تەدریبمان پێکا لەسەرەوەی چۆن خۆمان بگرین فێری ئیرادە بین فێری ئارامگرتن بین خۆمان لە حەز و خۆشی و خواردن و شتە جەوەریەکان و جەمالەتەکانی دنیا بگرینەوە بۆیە ئەو پرۆسەی تەدریبکردنە ئینسانە توانی لە دوای ڕەمەزانی جێبەجێ بکە ڕەمەزان پێمانەڵەیە توانی لە دوای ڕەمەزان دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بین وانە ڕەمەزان پێمانەڵەیە توانین خواردنەکانمان ڕێک بخەینەوە ڕەمەزان پێمانەڵێ دەرد و ئاریشە و گیر و گرفت و گرێوگۆڵەکانی هەژارەکان چۆنە کاتێک کە نەدار و هەژار و نەبوون بۆیە بەڕاستی گرنگە کە ئێمە ئەوە بزانین فەلسەفە و بوونی ڕەمەزان چەمکێکی زۆر زۆر پەروەردەی گەورەی تایە بۆ مرۆڤ ئەگەر مرۆڤ بە شێوەیەکی عاقلانە لێی تێبگا یەکێکی تر لەو شتانەی کە لەگەڵ مرۆڤە کارلێکی هەیە بریتێ نییە لە تەواسڵ بریتێ لەو ڕەبتە ئیمانەی کە بە مرۆڤیە بەخشێ باوەڕکەن دڵ و دەرونی ئینسانە بژێتەوە ڕۆحیەن ئینسان ئارامە بێتەوە ئێواران کە ئێمە بەربانگەکەینەوە شەو کە سەرخەیتە سەر سەرینەکە مادام ئەو ڕۆژە زۆرترین لە خەلفێ فکریەکە تا زۆرترین کاری کردووە ئەو شەوە زۆر زۆر مرتاحی هەستەکەی ئەو ڕۆژە زۆرترین دەستکەوتووە بە بێەوەی شتێکی وای شکرد بێ بە بێەوەی گۆڕانکارێکی گەورەت لە ژیانی مرۆڤەکان ئەنجامدا بێ هەر گۆڕانکاریەکی بچوو لە ڕەمەزانە خۆشیەکی گەورەت پێبەخشێ بۆیە زۆر جوانە ئینسان لە حەقیقەتی بوونی ڕەمەزان تێبگا ئەزانی چەندێک گرنگە ئینسان لە گەورە بوونی ڕەمەزان یەکێ لەو شتانی پێمانە بەخشێ بریتێ لە تۆبەکردنی ئەو مرۆڤانی کە خراپەکارن باوەڕکەن پێش ڕەمەزان یعنی بچن مامۆستایانی ئاینی بدوێنن هیچ سەرژمێری و داتایەک نییە لە جیانە هێندەی پێش ڕەمەزان بۆ مسلمانان بڕیاری گەڕانەوە بدەن بەس بۆ مساداتایەکی ژێ هەموو ساڵێها لە کاتی جژناڵن تاوان کەم بۆتەوە لە مانگیانی وەڕ کاریگەرێکی دەرکەوتوە بێگومان وایە گومانی تیانێ بەڵام بەمەرجێک وەکو مامۆستای بەڕێز وتی یعنی ئێمە پێش ڕەمەزان دوای ڕەمەزان نەچینەوە سەر هەڵە و تاوانەکانمان چونکە بەڕاستی پرۆسەی تەوبەکردن پرۆسەیەکی زۆر بە ئامانجگیرا و گەورەیە هینەیە ئیبن جەوزی هەیە لە کتابی عیون الحکایات شتێکی زۆر زۆر جوانە گێڕێتەوە لەسەر تەوبەکردن کە کەسێک لە ڕەمەزانە تۆبەی کردووە ئەڵێ کابرایەک ڕۆژێک ئەگا بە ئافرەتێکی زۆر جوان زۆر دەمێکە لە بۆسایە بۆ ئەوەی شتێکی پێ بکا و زەبەرێکی پێبێنێ ئەڵێ ئەو کاتە کاتی ڕەمەزانە بێ ئافرەتەکە پێ ئەڵێ من لەبەر خوا ناتوانم نزیکی تۆ بمەوە لەبەرەوەی ڕەمەزانە و لەبەرەوەی کۆمەڵێ ئەوەیە کابرا ئەڵێ تۆ ئەوەندە حورمەتی ڕەمەزانت لایە ئەوە من دوو جار لەبەر خوا لەسەر ئەو شتا گشێمەوە و واز لەو تاوانە گەورە ئەهێنم یەکێک لە پیاوچاکەکانی پێگا لە سەفەرێ دوور و درێژە ماوەیەک دوای ئەوە
لە ڕێگات هیلاکە بن ڕێگاکەیان زۆر دوور و درێژە بێ و تینوێتی تینیان بۆ هێنێ و گەرمایەکی زۆرە بێ ئەڵێ باەکی دوعاە بکەین بەشکم خوا ڕزگارمان بکە پیاوچاکەکە لەگەڵ یا زۆر دوعاکە پەڵە هەورێکی ڕەشیت سێبەریان بۆ دروستەکاتە ئەگەن بە شوێنی خۆیان کە ئەگەن پێشەوەی بگەن بەو شوێنە ڕێگەکەیان جیابێتەوە پیاوچاکەکە بەو لاو ئەم پیاوە باشەی تریش بەملا کە تۆبەی کردووە پەڵە هەورە ڕەشەکە بە دوای ئەو پیاوە ئەڕوا کە تۆبەی کردووە کابرای پیاوچاکە گەڕێتەوە ئەڵێ سڕی ئەو نهێنیم پێ بڵێ ئەو چاکە گەورەی کە تۆ لە ژیانت کردت ئەو پەڵە هەورە ڕەشۆ مەزانە لەبەر مناتوە بەڵام لەبەر تواتوە ئەڵێ ئەوەیە کە لە ڕەمەزانە تۆبەیەکی باشم کردووە و خۆم لە گوناهێکی گەورە گرتووەتەوە بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئینسان ڕەمەزان کا بە دەرفەتێکی باش بۆ گەڕانەوە دەستخۆش دکتۆر کە باسی چەمکە پەروەردەیەکانەکەین و کوشتێکی زانستی زۆر جار وشکە کەمانێت تەزبیقیکەین یان جێبەجێکەین لە ژیانی خۆمانە بە سەخت تێبین بەڵام کاتێک ڕەبتیەکەینەوە بە ئاین زۆر بە چەمکێکی فراوانەی بینین یعنی کاتێک باسی پەروەردەکەین پێمان وایە تەنها بۆ مناڵێک یان پرۆسەیەکە لە قاڵبێکایە بەڵام ئایا بۆ هەموو تەمەنێک ئەم پرۆسە پەروەردەی گرنگە یعنی بۆ نمونە مناڵێکیش بە ڕۆژوە بێ فێرە بێ هەر لە ڕەمەزانەوە ئیتر بەردەوام بێ بۆ ساڵەکانی تری دواتری چۆن ئەمەلێکیتەوە ئایا ئەم ڕێپیان پەروەردەیانە کێ ئەگرێتەوە ئەگەر دیقەت بدەینی هەمە ئەو چێژەی کە من لە ئێستا وەری ئەگرە بۆ ڕۆژانەکانی ترم فەرقی هەیە یاخود نیەتی هەستان ئێمە خۆی پەروەردگار کاتێک کە پێناسی دنیاشەکە ئەفەرمێ إنما الحياة الدنيا متاع کات ئایا من لە مانگا چێژم وەرگرتووە یاخود وەرم نەگرتووە کە چێژم وەرگرت بکاتە گۆڕانکاریم بەسەر هاتووە کە گۆڕانکاریم بەسەر هاتووە کە بەتە کەسێکی تر دروست بووە بنیادنراوە ئەگەر وانە بێ یەکێک لەو بابەتانەی طبعاً کە ئەمێ زۆر جەختی لەسەرکەمەوە لە ڕەمەزانە ئاسایشی دەرونی دروستە بێ بۆ مرۆڤ ئەو ئاسایش دەرونی کە تۆ زۆر کات وارد لێ دێ تااقەتی شەڕ و شۆڕت نییە وات لێ دێ تااقەتی وەڵامدانەوەت نییە بەتەکیید یاری خۆی ئەو پەیامەیە واتلی ئەکا کە فێری ئەوەیەبی نەک هەللا تا ئەچی بۆ حەج ئەجی بۆ عەمرە شانشاریان ئەکی لەو کاتا کە ئەتەوێت جواب بیت وەڵی کوڕبەخەم لە عیبادەتام ئەو ئاسایشە دەرونی کە دروست ئەبێ خۆ بەگاڵتە دروست نابێ ئەمە سیاقی قورئانیە کە خۆی پەروەردگار فەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة أو فأواقع في جواب القسم أما أو كاتجياني كي باشي بود دروسك كاته هماني شجرته بالتأكيد نكهر أوا كاتك كخوي پروردگار براورد أكات لنيواني أو كسالي كخلقي باش خليك عبادة أمانة شين لهم الأمن آسايش يعني دروني كي تندرست يعني هي ئەم دەروونە تەندروستە ئەگەر دروست بوو ئەو کاتە کاریگەری لەسەر هەموویان دەبێت ئەگەر دروستیش نەبوو سیرەکەی چییە دوای ماوەیە کۆتایی دێ لەبەر ئەوەیە هەموو کاتێک کە ئێمە ئەمانە بێ گۆڕانکاری بکەین زۆر کەس ئاخر لای ئێمەمانان پێش ئەڵێ ڕەمەزان بێ ئەو کەسانی کە ڕانەهاتوون پێی زۆر لی ئەترسن زۆر بە حەزەرن تۆ بڵێ ئەمان پێ بگیرێ بەڵام ئەمە لای ئێمە بینی خۆمان بێ لە چەمکە پەروەردەیەکانە مامۆسایان خۆداوای لێبوردنەکەم وشەی سلوک هەیە باشە دوای ئەوە وشەی عادەت هەیە پاشانتر وشەی تەبع هەیە سلوک لە ڕێگەوە هاتۆ مەسلەک من بە ڕێگەی کاتی ئەپەڕم ئێوەڵەن ئەم ڕێگەوە هەڵەیە چیەکەم ئەگەڕێمەوە ئێستا ئەوەی ماوەساک بەباسیکە کە ئەمرای ئەورەکە ئەکسەر بێ بگەڕێیتەوە چونکە ئەمە تەعقیدی بۆ دروست نەبووە سپاس بۆ خەڵکی ئێمەش وایە هەمووی لەوانەیە تۆزێ هەڵەی کردبێ بەڵام نەگەیشتوتە زۆر کات بە عادەشکە عادەت دووبارە بوونەوەیەکی زۆرە سیرەکەیت ئێمە عادەتمان وایە سەوای لێ هاتووە لە وڵاتی ئێمە بەتایبەتی ئەو کەسێک کە دەوام وەزیفەی نییە کێ ئەخەوێ ئەی کێ هەڵەسێ ئێستا سیرەکەی چییە خەوتنەکەیشی ئەگۆڕێتەوە جارێکی تر خواردنەکەیشی ئەگۆڕێتەوە قسەکردنەکەیشی ئەگۆڕێ هەموو شتێکی گۆڕانکاری بەسەرانی بۆ چونکە جارێکی تر بنیادراوەتەوە چونکە ئەگەر بێ بە تەبع ئێستا هەندێک کەسی شەی گاڵتەمان پێکە ئێمە بە ڕۆژووی وانێ بۆتە تەبعێک چونکە تەبعیش ئەڵێ مەطبوع وایە وەکو شتێکی ها چاپ کرابێ کە تۆ بیوژێنی تۆ ئەدڕێ لەبەرەوە قورسە ئەمەیان ئەمە کاتێک و نەخشەیەک و دکتۆر مرۆڤی موسڵمانی ئێمە تۆ کۆمەڵێت زۆر کۆمەڵشتی زۆر جوانای مانای ڕۆژوت باس کرد یعنی ئێمەی مسلمان ینی مرۆڤی کورد بام توانوێتی بەو مانە جوانە لە فەلسفەی ڕۆژوو تێبگا بەگشتی ئەگەر پێشی نەگەیشت بێ خەتای ئێمە ئەمە جددی چونکە دائیمەن ناڵێم کاتێک کە تۆ چێژت لە شوێنێک لە شتێک وەرگرت ئەم چێژە بۆ پەخش ناکەیتەوە
بۆ پێڕاناگەیەنی بەڵێ خەڵک ئەلموهیم ئەمە ئەزانێ مەرج نییە بینی خۆمان مەرج نییە هەموو کەسێ بزانێ بەس من باوەڕ ئەەکەم ئەڵێن ئیمامی ڕازیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێک ئەچێ بۆ شاری قەندەهار هەرچی خەڵکە لێی کۆ ئەبێت و پیرەژنێکیش ئەڵێ ئەو باشە بۆچی لێی کۆبنەوەڵی ماڵە ئاوابێ ئەمە 100 بەڵگە ئەزانێ لەسەر بوونی خوا پیرەژنەکەش ئەڵێ باوەڕم پێ ئەەکەیت ئەوە 100 گومانیشی هەبووە 100 گومانیشی هەبووە کە دین بۆ لای ئیمامی ڕازی ئەڵێ ئەم ژنەوای وتوتی بەخوا ڕاستک جا ئێمەش کە ئیسا تۆزە چێژ وەرئەگرین لەوانەیە ئێمەش کۆمەڵێشتمان بینی بێ دەستخۆش دکتۆریان نفسی عنی زۆر جار ئێمە باز دەواکەین ئینسان هەتا کار لەسەر نفسی خۆی نەکا قسەکانی کاریگەری لەسەر دەرونی مرۆڤەکانی تر نابێ ئەم پەیامە پەروەردیانە چۆن بتوانین لەسەر نفسی خۆمان تطبیقی کەین جێبەجێکی ئینجا عنی بگەین بە خەڵکیش جان ڕاستە یەکێ لەو شتانی کە گرنگە هەموو ئینسانێک ئیش لەسەر نفسی خۆی بکە زاڵبوونە بەسەر نفسی خۆیان بێگومان پابندبوونی ڕۆژوش یەکێک لە فەلسفەکانی ئەوی مامۆستایانیش فەرمویان ئینسان وا لەکا کە جۆرێک لە پابندبوونی زاڵبوونی هەبێت چکە ئەو کاتی کە من توانیم لە ئێستای خۆم بگرمەوە لە خواردن و لە خواردنەوە و لە هەموو ئەو جۆرە شتانی تر ئیتر ئەتوانم زاڵ بم بەسەر هەندێک شتی تریشە کە زاڵ بووم بەسەر ئەو شتانەیە دیسانەوە ئەمان با بۆ بابێکی تر مامۆستاکبەر شتێکی فەرموباسی ڕاهێنانی کرد لە زۆربەی نەزەریاتە عیلمیەکان ئەوانەی کە لە بواری پەروەردەیان ئیش لەسەرەوەکەن کە التدریب ثم تدریب يعني حتى أما مصطلحي عسكرية عسكركاني شر همان شر بكارية دوام تو أبي للراهنان أبي الراهنان كتا أو كاتي بطاوتي أبيت إنسانك بيجيشتو أبيت إنسانك بطاوتي جرفت بون دروز نابد أبيت إنسانك يتر بطاوتي ظالمي بسر خوتا كواتا نظريات كان جدي سانوا من بيدل لن تو أبيت بردوام راهنان بكي راهنان بكي لسر لاني جستيد راهنان بكي لسر لاني درونيت راهنان بكي لسر أم جورشتان حاڵەتێکی کەش کەوابکە ئینسان زاڵ بێ بەسەر ئەو شتانی خۆیان ئەوەیە کە ئینسان لە ڕێگەی بەخشینەوە ئەتوانێت جارێکی تر ئەبدەیتی کەسایەتی خۆی بکاتەوە بەخشین یەکێکە لەو شتە جوانانەی کە ئەتوانین بڵێ مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە بەخشین تا زۆر فراوانە خەڵکی دەست و دڵی زۆر باشە بەڵام مرج نییە هەموو جارێ بەخشینەکان مادی بێ یعنی من پارەم نییە مرج نییە پارە ببەخشم بەڵام ئەکرێ زەردەخەنەیەک ببەخشی ئەکرێت چاک و باشیەک ببەخشی ئەکرێت تێکەڵاویەک ببەخشی ئەکرێت ئامۆژگاریەک ببەخشی ئەکرێ وەکو جەناب دەفەرمی ڕێنماییەک هەموو ئەم حاڵەتانەی تر کە ئێمە جۆرێک لە بەخشینمان هەبوو یاخود وامان لێ هات ببین بە تاکێکی بەخشەندە ئەوە ئەتوانین بڵێن ئەو تایبەتمەندێت جوانەی لە بەخشینێکی ئیلاهیە هەیە جارێکی تر ئێمە لە ناو ناخی تاکەکانمانە چەسپاندومانەوە ئیشمان لەسەر کردو بۆ ئەمە ئەو لایەنە جوانەی هەیە حاڵەتێکی تر هەیە ئەوەی کە بیبەستمەوە بەوەی جەنابیشتەوە ئەوەیە کە هەندێک جار ئینسانە سادەکان باشتر ئەتوانن ئیش لەسەر ئەم بکەن لە کاتێکە ئەوەی کە کاکتۆر فەرمووی ئینسان چەند خاوەن بەڵگەیە ئەوەندە لە خاوەن گومانیشی هەیە تێبینی بکەن خەڵکان جاران لە لادێکانە زۆر بە جوانی تەعاتێکی خۆیان کرد یعنی ببینە ئێستا هەندێک جەنابتان بەرنامەیەکتان هەیە لە ڕەمەزانە ئەچن لە گوندەکانە ئەگەڕێن جاری وایە بە تایبەتی ئەو مزگەوتانەی حەوزێکی تایە دیمەنێکی جوان پیاوێک مەسەلەن بەبێ گرفت و بەبێ ئەو شتانە ئیشی خۆیەکە تەعاتێکی جوانەکە بێ ئەوەی کە کەمترین فامیشیە لەسەر دین بەڵام هەندێک جار کەسانی تریان ئێمەمانانین تێکیانە دەین بەڕاستی بۆ لەبەرەوە ئەوەندە بیرۆکەی ناجۆریان بۆ باسەکەین مەسەلەن یەکێک ئیجتیهادەکە ئاڵێ ئەمە ئاوایە یەکێک تەفسیری ئاەتێکە کاڵێ ئەمەوە یەکێک پێچەوانەیەکە ئاڵێ ئەمە بەم شێوەیە چیرۆکێک هەیە نازانم ئەسڵی چیرۆکەکە هەیە نا بەڵام فەلسفەیەکی زۆر جوانەوەی کە جارێک حەزرەتی موسا ئەبینێ کابراک نوێژەکە لە کاتی نوێژکردنەکەیان نوێژەکەی زۆر سادێ و زۆر بەنەوەیەکە کە حەزرەتی موسا پێی ناخۆش بە کابراکەڵە لە چۆن بەو شێوەیە تۆ لەگەڵ خۆی خۆتا ئەدوێی
لە کابراکە تووڕابێ خۆی گەورە لە حەزرەتی موسا تووڕابێڵە تا ئەو دڵی ئەو کابرای ئاژنەکەیتەوە ئەو من جارێکی تر قسە لەگەڵ تۆیان ناکەمەوە ئەو کابرای بە دڵێکی سافەوە هەرچەندە شتەکەشی زۆر کەم بێ کەم شارەزای بێ بەڵام بەو پڕی دڵپاکی و دڵسافیەوە ئەو لەگەڵ خوای خۆی قساکە کەواتە هەندێک جار ئینسانەکان بۆ زاڵ بوون بەسەر نەفسی خۆیانە تەنها خۆیان و بەس تەنها خۆیان ئەتوانن خۆیان و کەسایەتی خۆیان خۆوەکو عەرزم کردن پیاوێکی پیر داپیرەیەکی پیر نە خوێنەواری هەبووە نەشتی هەبووە نە تەلەڤیزۆن هەبووە نە ئەم هەموو ڕوونکردنەوە شتان هەبووە کەواتە ئەو توانیوێتی مەسەلەن تایبەتمەندێکی جوان بە جوانی خوا بناسێ بە جوانی ئاینەکەی بناسێ بە جوانی پەیڕەوی هەموو ئەو شتانە بکات بە سادەی تاعاتی خوا بکات بگا مەسەلەن کامە هەڵەیە کامە ڕاستە کامە ڕێگە ڕاستەکەی بیگرێت کەواتە ئەم لایەنە ئەتوانن ئینسان ئەگەر نەیگەڕێن هەندێک جار ئەتوانین بڵێن بە شێوەیەکی باش ڕێگە ڕاستەکەی گرتووە دەستخۆش دکتۆریە باسمان لەوە کرد کە مرۆڤ پێویستە ئەو پەیامی ئیگەێنێ لە خۆشیە هەبێ بەڵام دوجار ئێمە کەشتێکی باشمان پێ بۆ ئەمانە بیبەخشینەوە پەیامە پەروەردیەکان چۆنە بەخشرێتەوە کێ ئیبەخشێتەوە بۆنمە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەلگا تا چەندێک گرنگە ئێمە ڕەمەزان بە قوتابخانەیەک سیرکەین بە ناوەندێکی پەروەردەیی گرنگ بەڵێ طبعا زۆر گرنگە بزانین کە بەڕاستی ئیسلام سەدەفی پاراستنی مروارەکانە ڕێک پەیوەندی ڕاستە خۆی لەگەڵ ناخی مرۆڤ هەیە هەرچی پەیامی دنیا هەیە لە ڕێگەی زمانەوە گەێنرێ پەیامی دین نەبێ لە ڕێگەی دڵەوە گەێنرێت ئەو ئیرتیباتە دینی و قەلبیە زۆر کاریگەری لەسەر ژیانی مرۆڤەکانی لەسەر عیبادەتی لەسەر ڕەمەزانی لەسەر هەڵسوکەوتی لەسەر هەموو شتێک حەزەکەم شتێکتان بێگوما حەزەکەم لەسەر هەموو شتێکتان بۆ بژێڕمەوە مامۆستایەکی ئاینی وتی دەوڵەمەندێ مزگەوتێکی بۆ دروست کردین لە گوندێک وتی ڕۆشتم بۆ کارگەی بلۆکەکان بێنم وتی لەوێ کرێکارەکان بڕیاریاندا بە بەلاش بلۆکەکانم بۆ بارکەن چکە زانیان بۆ مزگەوت لەوێ یەکێ لە کرێکارەکان وتی مامۆستا ئەکرێ بێتە ئەو لاوە تۆزێ قسەمەیە لەگەڵتا وتی چوومە ئەو لاوە لەگەڵ یا کرێکارەکە پێویست مامۆستا توانامەیە دە بلۆک بکڕم تو ئەو خوایە ئەم دە بلۆکە کڕم بیخرە ناو مزگەوتەوە مامۆستاکە ئەڵێ وەڵڵاهی هەتا ئێستا هەرچی دوعاکەم بۆ ئەو کەسەی کە ئەم مزگەوتەی دروست کردووە پێشا کرێکارەکەم بیرەکەوێتەوە یعنی دڵ زۆر کاریگەری لەسەر شتەکانەیە بەو خوایە ئێستا ئەم قسانەی ئێمە ئەگەر لە پێناو ئەوان نەبێت هەنگاوێ گۆڕانکاری بە ژیانی خەڵک بکەین بۆی خەڵک باش بێت عقوبە درین عقوبەیەکی زۆر خراپ کەوتنیە کەوین هەستانەوەمان زۆر قورسە بۆیە ئێمە لە بریەوەی بڕۆین ئەبێ بێینەوە بۆ ناو خۆمان بزین ئامانج و مەهامە گرنگەکانی دروستبوونی ئێمە دروستبوونی ڕەمەزان ڕیسالە قەشنگ و گرنگەکانی دین چین یعنی بەداخەوە مامۆستا ڕزگار سەرەداوی شتێکی زۆر گرنگی دەرخست بەشێک لە مامۆسایانی ئاینی وا تێگەیشتون ڕیسالەی گەورەی ئەم دینە جوانە لە دیوار و تەرتیباتی مزگەوت و ڕیسالەکە لە ناو ژوورێکی قوڕینە مرۆڤی پۆڵاین دروستەکە پەیامەکەەوە نە پەیامێکی قەشەنگە بەس قەزیە چەندێ گرنگە قازی دوو ئەوەندە ئەوانەی کە ئەیگەێنن چۆن بۆیە بەڕاستی ڕەمەزان وامان لێ ئەکات دڵمان ڕێک بخەینەوە چۆن ڕوانینمان بۆ ژیان چاک بکەینەوە بەداخەوە ئێمە زۆر بە کەمیش لەسەرەوەکە زۆر باشە کاک دکتۆر لە مانگی ڕەمەزانە عنی لە مانگی ڕەمەزان و دواترێکاتەوە جەژنیش سیلەی ڕەحم لە نێوان تاکانی موسڵمانە زۆر زیادەکە بەڵام لە دەرەوەی مانگو لە دەرەوەی بۆنە ئاینەکان ئەبینین بەڕاستی وای لێ هاتووە ینی بەهۆی تەکنەلۆژیاوە زۆر کەمە ینی جژنی ڕەمەزان چکرێت زۆرتریشە بێگومان 100% ینی بەهۆی مانگی ڕەمەزانەوە چی بکەین بۆ ئەوەی کە وە پەروەردە چ کاریگەریشی لەسەر جارێکی تر ژیانەوەی سیلەی ڕەحم هەیە خۆ یەکێک لە کارەکانی پەروەردەبینی خۆمان بێ دروستکردنی پەیوەندیەکان ینی من مناڵێک کە پەروەردەی ئەەکەم فێری ئەوەی بکەم چۆن پەیوەندیە دروستەکە ئەی خۆم بۆ دروستی نەکەم من کاتێک کە ئەو کێشەیەمان بۆ دروستە بێ هەر هەمومان ئێستاچین بە مناڵەکان مەڵێم چی سەرێبین دەنە دەکەم سەرێ بە لە باپیر نایە لەگەڵت ئەڵێ من چی بکەم لەوێ لەگەڵ کێ یاری بکەم ئەی پادەکەم بێنم لەگەڵ خۆما هاتووە سیرکە مشکلی هەمومانەوە ئەو کێشەیەکە لا ئێمە دروست بووە ئێخر خۆی بۆ خۆی من پاراستنی ئەو پەیوەندیانەم ڕاگرتووە ئەی باشە بۆچی من دوای ڕەمەزان حەزم لێ ئەو پەیوەندیانم بەردەوام بێ بۆچی حەزەکەم سەردان بکەم چونکە چەمکە ئاینیەکان زیاتر لە مناو منە شۆڕ بووەتەوە
ئاەتەکان فەرمودەکان کە باس لە سیلی ڕەحمەکەن ئێستا زۆر کات لە ماڵەوە هەر مناڵ پرسیار لێەکە ئەدی شەجەرەی خۆتم پێ بڵێ لانەی پێشتر پێی نەوتبی ئەها پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەلام عەلیموا ئەولادەکم ئەنسابەکم تەصیلوا بها ئەرحامەکم دەوەرە مناڵی خۆت نەسەبی خۆتی فێرکە بۆ ئەوەی ڕەحمەکەت فراوانتر بێ لەبەر زۆر گرنگە ئەم پەیوەندی کە ئێمە دامان ناوە ئێستا بۆ نمونە پێوەرەی من ئەم لەم مانگا لەگەڵ مانگەکەی ترا ئەگەر بێت و حساباتێکی خۆم بکەم ئایا ئەم حساباتی من بە پۆزتیڤ سەرکەوتووە یاخود بە نێگەتیڤ هاتووە ئەگەر باشە بۆ پۆزتیڤ هاتووە من توانی و بە ئەمە پارێزم لەیرا ئەبێ بگەڕێنەوە دوو چەمکی زۆر گرنگ بینی خۆمان بێ یەکێکیان بەڕێزان پێوترێ ئیرادەیەکی پێوترێ ئیدارە ئەم دووشە زۆر نزیکرد لە یەکەوە لە دوای ڕەمەزانیشا من ئیرادەی ئەوەم هەیە بتوانم بمێ سەردارکەم حەزیشەکەم سەردارکەم بەڵام زۆر کات بەخۆم ئەڵێم بەخۆ ئەخی بۆم ناکرێ ئیشەکارم زیاترە چیم هەیە زۆربەی کاتی داوای 3 ساعت بەس بە تۆڕە کۆمەڵایەتەکان و سەرقاڵی بۆ چونکە ئیدارەمە نەکردووە بینی خۆمان بێ لەبەرە زۆر کات هەندێک کەس هەیە ئەڵێ شتێک نییە ناوی ڕێخستنی کات بێ شتێکی ناوی ڕێخستنی کارە ئەگەر کارم ڕێخست کاتم ڕێککەوتووە ئەگەر کاتیشم ڕێخست بەڵام کارەکانم پێ نەکرد چەند جار ئێمە پلانی ڕۆژەدا ڕێژیت بەڵام ئایا ئەیانکەین لەبەر گرنگە ئێمە یەکێک لەو خەمانی کە هەمان ببینی خۆمان بێ ئێستا ئێمە ئەزانین لەم وەزعی کە بینی ومانە سۆشال میدیا چی لێ کردوین یەکێک لەو کارانی کە زۆر گرنگە پارێزگاری بێ ئالەم بابەتە دروستکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان دان بەجارێکمانە برین هەندێک کەسەیە لێمانە عاجز بووە هەندێک کەسەیە لێمان بێتاقەت بووە هەندێک کەسەیە لێمان بێزار بووە ڕۆژی جەژنیمان چی بۆ ماڵێندای گەردن ئازاییەکەی ئەی باش ئەی دوای گەردن ئازایەکە بۆ بەرداوام نەبێتەوە پەیوەندیەک کە تۆ کەسێک ئەبینی زۆر جار کە ئەیبینی ئەڵێ باشە بۆ سەردانێکم ناکەی بۆ تەلەفۆنی ناکەی ئێمە یەکسەر بالمقابل ئەڵێ چی ئاکرد لای ئێمە هەمووی ڕوبەڕووبوونەوەی ئەڵێ لە شەڕای ئەی کاکە دەژمێڵم ئەی تۆ بە تەلەفۆنی بۆ من ناکەی ئەی تۆ بە سەردانی من ناکەی چەند جوانە بڵێم وەڵڵاهی تۆ حەقتە کە پێت خۆشە من ببینی و من ئەم حەقم بۆ بەجێنەهێناوی گرنگە ئێمە ئەمە بێجگا لەوەی کە ژیانێکی خۆشت پێ ئەبەخشێ بینی خۆمان بێ همت بەرزیەکت بۆ دروستکە همت بەرزیەک کە وات لێ بکە وەکو شاعیر ئەڵێ إذا كانت النفوس كبارا تعبت في مرادها الأجساد ئەگەر دەرونی مرۆڤ گەورە بوو لانی جەستەمان و بێ بەڵام دەرونت ئیسراحەت فەرموو خاتون خۆدای بێت ینی بەشێک لەوەی کە لە ئاینی ئیسلاما زۆر خێرا تۆ خوانێک ساسکەی ڕۆژوانێک نام بدەیت ئەمەش بۆ هەر بەشێکی باشە لە پێوەندی کۆمەڵایەتی ئێمە درێژ بە گفتوگۆکانمانەیەن بەڵام بێگومان دوای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە بەڕێزان ئێستاش دچینە لە ناوبڕێک فەرموو بەڕێزان ئێوە بەردەوامی لەگەڵتان پۆشاکەکانی من بە سپۆنسەری باخان حیجابە کە ناونیشانیان لە سلێمانی بازاڕی ئەوبارێک نهۆمی دووەم دوکانی 219 و 220 ئومێد دەکەم کە سەردانی بکەن ئەگەر ویستان لەم جلانتان دەستکەوێ ئێمە گفتوگۆ ئەکەین زیاتر لەگەڵ میوانەکانمانە مامۆستا ئەفو دکتۆر ڕزگار باسێک لەوە بکەین کە بەخشین بەهایەکی زۆر جوانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و کاتێک مرۆڤ ئەبەخشێ بێتگەلەوەی کە سوودێک بە کەسی بەرامبەر گەێنێ خۆشی لە ڕووی دەرنیەوە هەست بە ئاسوودێکی زۆرەکە ئەوەندە کەسەکە هەستی بێ بکە ڕەنگە کەسی بەرامبەر هەستی پێنەکە بۆچی خەڵک لە ئەم مانگای زیاتر گرنگی بۆ دەن ئایا ئەمەش بۆ خۆی چەمکێکی پەروەردەیە کە لە ڕەمەزانە ڕەنگیاوەتەوە یەکێک لە تایبەتمەندەکانی هاوسەنگی دەرونی بەخشینە یعنی ئەو کاتی ئینسان ئەبەخشێەوە کۆی جەنابیشت فەرمووت بۆ خۆی دەرونی ئاسوودەترە بێ ینی بەڕاستی ئەو کەسەی کە ئەبەخشێ ئیتجاری وای بیر لەوە ناکاتەوە کە بەکەی ئەبەخشێ یا چەند ئەبەخشێ یا چی ئەبەخشێ هەموو ئەو کاتانی کە بەخشەرە ئەوە ئەو کاتە زیاتر هەست بە ئاسوودەیەکە لە کاتێکە ئەگەر ببینێ شوێنی بەخشینەکەی دیارە ئەوە بێگومان ئاسوودەیەکەی زیاترە بێت و بەپێی نەسی ئاەتیش بێ هەموو بەخشینێک زیاتر ئینسان دەوڵەمەنەکە یعنی هەتا لە هەموو بوارەکانەوە لە بواری زانستە لە بواری مادیاتە لە هەر بوارێکا بێ ئەم لایەنانە زیاتر ئەتوانین بەڕاستی بڵێن ئینسان بەهێزترەکە ئینسان والەیەکە دڵ فراوانترەکە و لە بەخشینیشە بۆ نمونە ئەگەر کاکتۆر کەسێکی بەخشندە بێ من فێرەکە
يعني من واکەم کە چاوی لێ بکەم يعني منیش ببەخشم کە هەستەکە مەسەلەن کەسانێک ئیش لەسەر ئەو بابەتە ئاکەن و پەری پێ ئەدەن و خەڵکانی تر فێرە بن. هەندێک جار ئەم مەسەلەی بەخشینە زیاتر لە مانگی ڕەمەزانە ئیشی لەسەرەکرێ بۆ لەبەرەوەی مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی خۆیان ئەتوانم بەڵێم ساغ کردوێتەوە بۆ پەرستش و بۆ کۆمەڵێک تایبەتمەندێتی تر. بەڵام جاری وا هەیە ئەم بەخشینە کەمترە بێتەوە بۆ لەبەرەوەی غەریزەی ئینسان وایە جاری وا هەیە زۆر ڕاستەکەی لەگەڵ ڕێزم جۆرێک لە چاوقایمی هەیە لە ناو ئینسانە یعنی جۆرێک لە پێنەزانینی هەیە بەرامبەر هەندێک لە بەخشینەکان ینی تۆ ببینە خی گەورە ئەم هەموو بەخشەی داوە کەچی ئینسان پێی نازانێت ینی لە بەخشینی جەستە لە هەموو ئەو جۆرەشتانی کە ئیکەن مەسەلەن ئەم مۆبایلانی کە بەدەست ئێمەوە ئەگەر تایبەتمەندێتی یەکێ لە مۆبایلەکانی ئێمە 1000 گێگا بێ یەک تێرابایت بێ مەسەلەن لە شوێنی خۆیان ئەوەستەیانی دوای ئەوەی کە تێراکە پڕبوو ئیتر نەڕسمت بۆ ئەگرێ ئیشت بۆکە بۆ شێ کاتە لە بەخشیناتۆیم بڵین بز لایەنە مادیەکەمان لێگاوەتەوە زیاتر ئێمە زیاتر لایەنە مادیەکەیە اینجا پێم خۆش بۆ ئەمەد بۆ تاواکەم ینی ببینە ئەو بەخشانی خۆی گەورە ینی بۆ نمونە چاو کە کامێرەیەکە من بە لە حەزام ساینسا ئەگەر ئەم کامێرە بەڕێزە یەک گرفتی بۆ دروست بێ ئەوەی ترە بێ بەرنامەکە قەتاع بێ دەگومان ئەگەر لە مۆبایلێکە مەسەلەن ئەمە نەزەری پافلۆفیش پێمانەڵەن جاری وایە هەیە بۆی بە تەواتی بوەستی ینی جاری وایە کە ئینسان ڕسمەگرێت لە جوان ڕێک بۆستن با ڕسمەکانتان جوان بۆستی یا جاری وایە خوار وەستای بۆی ڕسمەکە بگرینەوە بۆیە دیقەت بدەن خی گەورە شتێکی بە من بەخشیوە کە ساڵانێکی یەجگار زۆر من ئەنواعی ڕسمی پێگرم ئەنواعی سروشتی پێبینم ئەنواعی شتی پێبینم سەماعی پێبەخشیوم دەستی پێبەخشیوم دڵی پێبەخشی ئەم هەموو بەخشانی پێبەخشیوم کەچی ئینسان هەست بە بوونی ئەو بەخشانە ناکایە پێی نازانێت هەتا لە دەستینەیان خەلەلێکی تێبکە پێگومان ئەمانە بۆیە ئەمە بۆ ئینسانەکانیش جاری وایە هەر وا بەو شێوێ ڕێکەوێتەوە. بە بڕای من هەندێک جار بوونی یاسا زۆ گرنگە بۆ ڕێخستنی ئەمانە چۆن لە پابندبوون ئاینیەکانە یاسا و ڕێسا هەیە کەواتە ئەبێ هەندێک جاریش ئینسان بە یاسا ڕێک بخرێتەوە تەنانەت لە بەخشینە تەنانەت لە وەرگرتنی بەخشینە یاخود لەوانی کە جۆرێک لە پابندبوونی هەبێت بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە تەنها یاسای هاتوچۆ بە نەزەر وەربگرین ئەبینین ئەگەر تۆزێت توندی لە یاساکانی هاتوچۆ هەبێ ئەوە کارەساتی هاتوچۆ و گرفتی ئەوەی کە پێی ئەڵێن هەر حاڵەتێک بێ سەرپێچی کەم بێتەوە بەڕاستی بەڵام لەبەرەوەی هەندێک جار یاسا بوونی نییە کەواتە ئینسان بیر لەوە کاتەوە کە پەلەقاژێ بکا بەرەو شتی خراپ یاساژ لە هەموو دنیاە جیالەوەی کە مەسەلەن بەشێک لە سەرچاوەکانی شریعەتن شریعەتی هەر ئاینێک لە ئاینەکانی ئەو دەوڵەتە بەڵام بەشێکیشی پەیوەندی هەیە بە کولتوری کۆمەڵگەکەوە بە فەلسفەی ئەو کۆمەڵگەیەوە بە هەموو ئەو قیەم و بەهاو ئەخلاقانی لەو کۆمەڵگەیە بوونی هەیە هەندێک جار ئەو یاسایانە لە کۆمەڵگەی ئێمە بوونی نییە ینی ناتوانێت وەکو پێویست ڕێکارێکی پێویست بگرێتە بەریانی ئێمە ئەمانبینی جاران ینی وابزەمتانەوەتەکانیش ئەم حاڵەتە هەبوو تەنانەت لە مانگی ڕەمەزانە مەطعەمێک ئیجازەی پێدرا مۆڵێتی پێدرا یعنی ئێمە جۆرێک هەبوو کە ئەوەی بە یاسا ڕێگەخرا کەچی ئێستا مەسەلەن ئەو شتە حڕ کراوە مەسەن چێ ئێوە بێکە من هاوڕێکم لە یابان ئەی خوێن باسیەوە کردی و تەنانەت یابان کە زۆرینەی هەر زۆری بودین تەنانەت شوێنی فرۆشتنی مەشروبەکانیشان کەوان خۆیان زۆر بە ئاسایە لەلایەن پردەیەکی پێوەدراوە بە هەمان ئەو تایبەتمەندیانەی مەطعەمێکە لای ئێمە لە ڕەمەزان هەیە کەواتە ئەمە یاسایە خەڵک ڕێگەخە ئەمە یاسایە کە من جارێکی کرد ڕێک مەخات چۆن بکەم و چی بکەم یا چۆن هەموو ئەم تایبەتمەندیە جوانانەمان جارێکی کە لەناو دڵ و دەرونی ئینسانەکانە کاری لەسەر دەستخۆش مامۆستا ئەکبەر من هەمیشە نەکانی گەنج حاڵێ سەرتۆپی گۆڕانکاریە ینی چۆن کار لەسەر گەنج بکەین بە پێدانی ئەم پەیامە جوانانە یعنی هەروانە بێ لە ڕەمەزان بەڵکو لە دوای ڕەمەزانیش چۆن کار لەسەر گەنج بکەین کە
ئەم پەیامە جوانەی بەم پەیامە پەروەردیانی بە جوانترین شێوە تێبگەێنین پێی بڵین جێبەجێ بکەن. بەڵێ دیارە گەنج بۆ خۆی بە گەنجینەیەکی گەورەیە لە ژیانی کۆمەڵایەتی هەر کۆمەلگایەکە. لە ڕاستیە ئەوەی ئەڵێ بزوێنەری ڕاستەقینەی بەڕێوەچوونی هەموو کۆمەلگایە گەنجە قسەیەکی زۆر تەندروست و دروستە. ئەو ئیبن عەتا هەیە پیاوێکی گەورەیە ئەڵێ ئێمە با ئیدیواز لە ڕووکردنە پیاوی پیر و بەتەمەندار و ئافرەتە پیرەکان بێنی ڕووبکەینە گەنجەکان. لە ڕاستیە ئێستا ئەوەی گرنگە لە ناو کۆمەلگەی خۆمانە بکرێت پەیامی ڕاستەقینەیە بۆ گەنجەکان چکە بەداخەوە ئێمە گەنجەکانمان دەستی بەربوو لەو کللتور و نەریت و دابوو خوڕەوشتە جوانانە و ئەو فکر و خەلفێتە ئاینیە کە لە ڕابردووە لە ناو کۆمەلگەی کوردەواریا زیاترە بوو دەستشی لە هیچ گیر نەبووە لە ناو بۆشایەکی گەوراژی. بۆیە زۆر گرنگە ئێمە هەوڵدەین خەلفەیەکی فکری بۆ گەنجەکانمان دروستکەین. بەداخەوە ئێستا لاندێ مزگەوت تا زۆر بە دەرفەتی ێزام ئەمە بڵێم منداڵەکان دێن بۆ مزگەوت ئەوانەی تەمەنێکیان هەیە سەرکۆنیانە کە نەیان کەنە دەرەوەڵی نێژەکەت لێ تێکدای ئەڵێم بۆ خوورماکات ئەڵێ بۆ خوورماکات و تاریقێکاتەوە ئەو گەنجانەی ئەو هەرزەکارەی ئەو منداڵی کە دێتە مزگەوت ئەگەر هەڵاش بنێتەوە نوێش خوێنەکانی ئیزعاج کا زۆر باشتر و پیرۆسترە لەوەی لە کافتریای کابێ لەو کات زۆر جوانە. بۆیە تکایە نوێش خوێنانی بەڕێز مسلمانانی ئازیز پەروەرگار بەم گەورەیە دەرگای بەسەر گەنجان و لاوان و منداڵانە کردوێتەوە کە دەرگای مزگەوتەکەیەتی و ماڵەکەیەتی ئێمە بۆ دەرگای دڵمان بەسەریانانەکەینەوە. مامۆستا نمونەی بەرچاومان هەیە چەندین کەس بۆنەوە نەچۆتەوە بۆ مزگەوت لەبەرەی بە مناڵی لێی تووڕەبوون یعنی تووڕەبوونێکی سادە ڕەنگە و کەسە بە زۆری نەزانی بێ بەڵام کاریگەری هەبوو لەسەر ژیانی هەموو بێگومان من کەسێکەیە قسەیەکی زۆر جوانی کردوتی مامۆستا جارێک بۆ خۆشی ڕوون کردە مزگەوت بەڵام زۆر بەجددی ژیانم گۆڕا زۆر بەجددی ڕوون کردە حەقیقەت بۆ یەک جار هەر بۆ خۆشی وتم ئەم خەڵکە بۆ تەراویح و بۆ مزگەوت بامش بۆ خۆشی جارێ بچم بزانم ئەمە چی ئەم خەڵکاوە زۆر بەدڵگرتوێتی وتی وەڵی ئەو جارە چوومە شتە چووە دڵمەوەیت لە دڵم دەرنەچووە لە دوای ئەو کاتەوە گۆڕانکاری گەورە لە ژیانمان دروست بجا شتێکەیە ئەوەی مارک توین نووسەرێکی گەورەی ئەمریکیە ئەڵێ شەوێکیان هەر بۆ خۆشی نامەیەکم نووسی و ناردم بۆ چەند کەسایەتێک لە ئەمریکا نووسیم ڕاکەن دەستەکەمان کەشف بوو ئەڵێ بەیانی کە ڕۆژ بوویەوە کۆمەڵی کەسایەتی ڕای کردبوو یعنی زۆر جار ئینسانەکان لێگەڕێما بۆ خۆشی خۆیان بێنە ناو مزگەوتەکە زۆر بەجددیە چنە دەرەوە زۆر جوانە شتی باش فێرە بن زۆر شتی گەورە فێرە بن. دکتۆر ئەرسەلان زۆربەی خێزانەکان لە ماڵێک کاژین بەڵام بڕواف کە زۆربیان و کووا بێکەوە نەبن هەرێکیان و لە ژوورێکە هەرێکیان و بە شتێکەوە خەریکە چۆن ڕەمەزان بکەینە دەرفەتێ بۆی ئەو پەیامەمان پێ بگەێنێ پێکەوە بوونمان کاریگەری هەیە لەسەر پەروەردەمان بەڕاستی یعنی تاکان چۆن کۆ بکەین و لەسەر یەک سفرە ئاشتیان بکەینەوە. ئەڵێ مرۆڤی عاقڵ دائیمەن بەدوای شتێک کە ئەگەڕێ کە نەیبێ شتێک کە هەیبێ بۆچێتی بگەڕێ بە شێگومان ئاینەکەم پێەیە پێویستەکە بە شوێنێ بگەڕێم کە لە چاومایە نە ئێستا ئێمەش لە ڕەمەزانە گەیشتوینێت ئەو قەناعەتەوە کە ئەو کاتی کە لەسەر سفرە و خوانەکان کۆ ئەبینەوە حیوارێکی خۆشتر دروستە بی ئەو کاتە سەرێکی سەرقەڵی نان خواردنین هیچ کەسێکمان سەرقەڵی مۆبایلەکانمانی ئەو کاتانە بە بەرنامە لەسەر سفرەکەدا ئەگومان چاوەڕێ ئەکێک کە بانگی پارشێ و کۆتایی بێت و دەست بگریتەوە یاخود پێش ئەوە خۆت حازر کردووە زۆر کات لە هەندێ ماڵی شا لەوانەیە دوای ئەوەی کە بە حاڵ ئیفتاری ئەکەن و دوعایەکی جەماعی ئەکەن و نوێژێکی بە کۆمەڵ ئەکەن و ئەمە وای لێ کردووی کە تۆ چی ئەەکەی جارێکی تە ڕۆحی گێڕاوەتەوە بە بەری خێزانەکانە چەند جوانە ئێستا بۆچی نوێژی جەماعەت ئەەکەین ئەی بۆچی بە کاتەکانی ترانەیەکی ئێستا بۆ ئەتوانین 4 ڕکات نوێژی ئیشا و 11 ڕکاتی تر بکەین ئەی بۆ کتر ناتوانین 3 ڕکات و 4 ڕکات بکەین یعنی زۆر گرنگە بە ئەم مەدرسەیە بەردەوامی پێ بدەین ئەگە بتوانیمان بەرداویمان پێدا هەر جار بە جارێک چێژێکمان لەو بەردەوامیە بینی ئەو کات ئێمە ئەتوانین بەرەو ئاراستەیەکی ترابی بین ئەگەر توانیمان ئێمە هاوسەنگیەک لە کارەکانمانە بکەین ئەو هاوسەنگیەکەوەمان لێ بکە چ شتێک من ئێستا وای کردووە کە من لە قۆناغێک و بگۆڕێ بۆ قۆناغێکی تر باشە بۆ بەردەوام نەبێ ئەم شتە خۆ هیچ زەرەرێکم لێ نەکردووە ئەگەر زەرەرم لێ کردووە بەوازی لێ بهێنم بەڵام من مادەم قازانجم لێ کردووە مادەم توانیومە تێڕوانینی خەڵک بۆ خۆم بگۆڕم تێڕوانینی خۆم بۆ خۆم بگۆڕم تێڕوانینی خۆی پەروەردگار بۆ من بگۆڕێ ئەی باشە بۆ من ژنەیە بۆ ئاراستا بڕۆم لەبەرۆ گرینگە ئێمە
خەمی خۆمان بێ خەمی مناڵمان بێ خەمی خێزانمان بێ خەمی دۆستەکانمان بێ ئێمە ئەزانین جەنابی مامۆستاش باسی کرد جەنابی دکتۆر لە سەدەقا لە چاکەکردنەرێکیەوە دەست پێەکەی لە دایکتەوە لە باوکتەوە کەتەوە توش کەڵ کۆمەڵی خەڵکەیەک ئێمە كلكم راعين وكلكم مسؤول عن رعيته ئێمە سەرپەرشتی ئەمانە ئەەکەین دی بابین ئەم سەرپەرشتیەمان تا سەر بێ بەس ئەوە نەبێ من لە سەقفێکی بەرزام و ئەبێتە حەکوم لەوانەی خوارەوە بکەم چونکە ئێمە زۆر کار بەڕێزان یەکێ لە شتە پەروەردەیانی بە تایبەتی برا و خوشک ئیکەن ئەوەی کە لە ئێمە گەورەتر بوون هەر فەرمانێکیان داوە بەسەر ئێمە تەطبیقەکەین بەسەر ئەوانی ترا وەرە بڕۆحێکی خۆشەویستیانە بە ئەمانە دروستکەین دەبزانە بەردەوام ئەبێ یاخود نابێ دەستخۆش دکتۆرگیان دکتۆر ئێمە چۆن وا بکەین کە تەواوی ئەندامەکانی تری جەستەمان لەم ڕەمەزانەیە بە ڕۆژوو بن یعنی تەنها گەدە نەبێ ئێمە تەنها خۆمان نەگەینەوە لە خواردن و خواردنەوە چۆن وا بکەین چاومان بە ڕۆژوو بێت چۆن وا بکەین دەستمان بە ڕۆژوو بێت چۆن وا بکەین زمانمان بە ڕۆژوو بێ چۆن وا بکەین ئەم پەیامە پەروەردیانە کاریگەریان لەسەر ئەندامەکانی جەستەمان هەبێ ڕاست ئەتوانم بە دوو لایەن وەڵامی چەناوە بەمەوەیەکیان لەوانەی کە ئەتوانین بڵین بەشی هەر زۆری ژیانی ئینسان پەیوەندی بە ڕەفتارەوە هەیە کە ئەویش لە ئەخلاق و ڕۆشتی ئینسانەکانەوە سەرەڵایە ئەزانین قورئان پڕێتی لە حیکمەت و بەشی هەر زۆری ئاەتەکانی قورئان باسی ئەخلاقەکە زیاتر لە 1000 ئاەت باسی ئەخلاقەکە کەمتر لە 500 ئاەت یاوە ئەزان 500 و شتێک ئاەت باسی عیبادە دەکەن بەڵێ کەواتە ئەوەی کە زیاتر احتیمامی پێدرێ ڕەفتاری ئینسانەکانە ئەخلاقی ئینسانەکانە بۆیە ئێمە ئەوەی کە زۆر گرنگە وا مامەڵی لەگەڵا بکەین هەمیشە بۆ ئەوەی ئەم پابندیەمان هەبێ ئەوەی ئەبێ ئیش لەسەر ڕەفتاری ئینسانەکان بکەین بنمونە ئێمە جاری وا هەیە نازانین ئەم کەسانی کە لە بەردەمانن نیان ناسین کێن یا لەسەر جادەیەکەوە ڕۆن نیان ناسین کێن وەکو ناسین بەڵام کە بینین ڕەفتارێکی جوانەکە مەسەلەن دارێک شکاوەتەوە چاکی ئەکاتەوە ڕێکی ئەکاتەوە تەنەکەیکی خۆڵ لە ڕێی جەنابتان کەوتووە ڕێکی ئەکاتەوە خۆشەویستێکمان بۆیانە بێت بە پێچوانەوە گەر کەسانێکی تر ببینین دارێک بشکێنێتەوە لە خۆیەوە شوختێک لە سیارە بە ئەمانە نەناسین ئەمانە پێمان خۆش نین ینی حەزمان لێیان نییە بەڕاستی کەواتە بەشێکی زۆری ئەتوانین بڵین پەیوەندی بە ڕەفتاری ئینسانەکانەوەی ئەوەیە کە چۆن پابندبوونی ڕەفتاریانەی هەبێت لایەنێکی تر ئەوەی کە هەیە دیسانەوە خی گەورە لە زیاتر لە 600 ئاەتە ئینسان والێکە کە بیر بکاتەوە تەفکیر بکە ینی خی گەورە ئینسانی سادەی خۆش نایە بەڕاستی ینی ئینسانێکی خۆشەوەی کە بیرکەرەوە بێ کە ژیر بێ کە هەمیشە بیر بکاتەوە ینی بیر لە هەموو بیر لە گەورەی خوا بکاتەوە بیر لە کەون بکاتەوە بیر لە دروستبوونی خۆی و هەموو ئەم پشتانە بکاتەوە بۆیە بیرکردنەوەکانی ئێمە وامان لێکە کە بۆچی من ئەبێ لەو کاتەیە وا بم بۆچی بێ لە کاتێکی تراوانە بم ینی ئەبێ حکمت لە چیا بێ من ئەبێ 30 ڕۆژ بە ڕۆژ بە حکمت لە چیا بێ من ئەبێ لە شیرینی خەوا مەسەلەن لە نوێژی بەیانیا هەستم نوێژی بەیانی بکەم حکمت چییە لەوەی کە سیلەی ڕەحم بەجێ بهێنم حکمت چییە لەوەی کە لەگەڵ دراوسەکان باش بم حکمت چییە لەوەی کە ئەخلاقێکی باشم هەبێ ئەخلاقێکی وەزیفیم هەبێ لە کارەکەمە ینی کارەکەم وەکو خۆی جێبەجێ بکەم بۆ نمونە مامۆستایەک بی لە کاتی خۆیان بڕووی لە کاتی خۆیان بیتەوە ینی وەزیفەیەکە هەبێ بە هەمان شێوە پێی ڕێ بکەیت کەواتە هەموو ئەم شتانە نابێ ئینسانێکی لە قاڵب دراوە بێ ینی ئینسانە بێ ئینسانێکی بیرکەرەوە بێ ئینسانێکی مفەکیر بێ و زۆر بواریش هەیە کە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم بیرکردنەوانی تا بەگەڕ بخەین و ئەم مەجالانەشی تایە کە ئێمە ئینسان ناتوانین لە قاڵبێکا بمێنینەوە و ئەتوانین هەمیشە درێژە بە کارە باشەکانمان بدەینەوە و خۆشمان دوورخێنەوە لەو کار و ڕەفتارە خراپانەی کە مەبەستمانە نیکەین هەتا خۆی گەورە مەسەلەن بە نەسی ئاەت باسی ئەوەکە کە ئەو کەسانی کە لە دۆزەخان باسی ئەوە ناکەن کە خوا جارێکی تر بمانگەڕەوە نوێژی زۆر بکەین یا 100 حەج بکەین یا زەکاتی زۆر بدەین خۆی گەورە بمانگەڕەوە بۆی جارێکی کە عەمەلی ساڵح بکەین ینی هەموو ئیشەکان لەسەر ڕەفتاری ئینسانەکانە کەواتە گەرێمە ڕەفتارێکی جوانمان هەبێ
ئەوە توانین ئیستقامەمان هەبێ لەسەر ڕێڕەوێکی باش و ژیانێکی باشتر. کاکتۆر ئاماژە شتێکی زۆر جوان کردمە مزاکبەر وتی یانێسە ینی خۆی گەورە کەسی خۆش ناوێت کە بیر ناکاتەوە هەستەکەم بەشێک لەوەی کەوای کردو ئێمە تااقەتی بیرکردنەوەمان نەوێت سوشال میدیایە بەشێکی باشی ژیانی هەمومانی داگیر کردووە کەسانێکمان باش بەکاری هێنین بەڵام بەڕاستی کەمن و کەمیشن ئەو شتانی کە باشن ئێمەێتە بەرچاومان چەندێک کاریگەری هەیە سوشال میدیا لەسەر ژیانی ئێمە لەسەر ئەو چەمکە پەروەردەیانی کە گرنگە ئێمە بوونە لە مانگی ڕەمەزانە زیاتر لە هەر کاتەکانی تروەری بگرینە این کەسانێکە بینین ئەو کاتە زیێڕینیان بۆ شتانێک تەرخان کردووە کە ئەو گرنگی نییە. زانی ئێستا بەداخەوە تاکی کوردی وای لاتووە لە ڕووی دەرونیەوە ئەوەندەی بە دوای زۆرترینەوە ئەوەندەی بە دوای باشترینەوە نییە. ژمارەی ڤیۆکان بەڵێ زۆرترینەوە نەک باشترین یعنی باشترین نەک زۆرترین زۆر گرنگە ئەو کەسێکەیە بە ناوی دکتۆر ڕاغب سیرجانی کتێبی قیسەت الئەندەلوسی نووسیوە زۆر شتێکی زۆر جوان باسەکە ئەڵێ کاتێک ئەندەلوس فتح کرا 12,000 سەربازمانە بوو بەڵام کاتێک کە ئەندەلوس سقوتی کرد هاتەوە سەر غەڕناتە لە غەڕناتە 1 ملیۆن زیاتر سەربازمانە بوو. ئەمە زانی پێمانەڵێ چی؟ ئەمە پێمانەڵێ چەندێتی گرنگ نییە چۆنێتی مهمە نەوعیەن مهمە. ئێمە بەداخەوە لە ڕووی سوشیال میدیاشەوە ئەوەی کە تەکنۆلۆژیا بەکارێنین نەوعیەن بەکاری نانین زۆر بەداخەوە لایەنە ئەرێنیەکەی بەر کۆمەلگای خۆمان نەکەوتووە بە دیوێکە بەڵکو مامۆستا ئەکبەر تەماشاکەن هەمومانە بین یعنی ئەو مامۆستا بەڕێزانەی هاوشێوەی ئێوە یعنی لەسەر پەروەردەی خێزان و پەروەردەی مناڵەوە چەمکی پەروەردەیی قسە ئەکەن ئەبینی سیدێکی ژماری لایک و کۆمنتیان لە چاوەی کە بۆ منە باسی شتێکی خراپ تەرفیهەیەکە زۆر کەمترە یعنی ئەمە هەڵسەنگانێک نییە بۆ سەقافەتی کۆمەڵگەکەش. خۆی مامۆستا ئەگامان لێبێ هەمیشە ئەگەر ئەمە یعنی هینێک نەبێ بۆ خۆمان ڕەوایەتی دانێک بێ بە خۆمان هەمیشە باشەکانی ناو کۆمەلگا پەروەردگاریش لە قورئانە بە کەمینە باسی کردوون کەمینەیەکن لە ناو کۆمەلگا ئێمە وریابین دڵمان بۆ سار نەبێتەوە کە کۆمەلگا خواستی لەسەر شتە باشەکانی ئێمە نییە ئێمە کەسمان لە پێغەمبەر حەدمان نەبێت لەو باشترمی صلی الله علیه وسلم شار بە دەریان کرد قبوڵی بیر و بۆچوون و ڕەئی و کردەوە و ڕەفتار و شتەکانیان ناکرد بۆیە ئەوە زۆر نۆرماڵە کاتێک کە کۆمەلگا بە کۆی گشتی خواستی لەسەر شتە باشەکان نییە بەڵام گرنگ کێیە گرنگەوەی ئەو توێژەی کە خۆیان ناوناوە باش کە ئێمەین باشی حەقیقی بین بەداخەوە ئێمە ئێستا و توێژە خراپە ئەو توێژەی کە خۆمان ناوناوە باش ئەوە خراپە سەیری بکە مامۆستایانی ئاینین ڕێزم بۆیان کە بەڕاستی قەڵغانی بەرگریکردنن لە بەهاو قیەمە ئەخلاقی گرنگەکانی کۆمەڵگەی خۆمان من زۆر حرمەتێکی تایبەتیان هەیە بەڵام تخوا چەندێ مقۆمقۆ و قیل و قال و ڕئی جیاوازیان لەسەر چەمکە دینەکانیش دروست کردووە ئەم جاران خلاف بەس لە نێوان مامۆستایانی ئاینی بوو ئێستا هاتووەتە ناو دکتۆرەکانیشەوە من دادەیەک تەلەفۆنی بۆ کردم قسەیەکی زۆر جوانی کرد دکتۆر وتی وەڵای مامۆستا من ساڵ و نیوە کە زانستە شەرعیەکان خوێنم بۆ خۆیان تا نەمە خوێن دەستنوێژم باشترە کردیەوە اختلاف و خلاف کەوتومەتە ناو کۆمەڵێ مەوزوع و گومان بۆ دەستنوێژەکەشم بۆ دروست بوو ڕاستەکە یعنی ئێمە ئەبێ زۆر وریابین کۆمەڵێ چەمکەیە مامەڵە لەگەڵ دڵی مرۆڤەکانەکە هەر سەیری قورئانیشکە زۆر تەئکید لەوە کاتەوە یعنی کاتێ باسی حەشر و نەشری مرۆڤەکانەکە پەروەردگار بەم شێوەیە باسییانەکە ئەوەی لە قورئانی پیرۆزا فەرمێ ئیلا من ئەتە الله بقەلب سەلیم سەیری دڵەکانەکە چەندێ سەلیمن چەندێ مەسەلەن کردەوەی باشی تایە ڕفتاری باشی تایە شتی باشی تایە بەداخەوە ئێمە نە لە سوشیال میدیا نە لە دەرەوەی سوشیال میدیا نەمانتوانیوە ڕفتارەکان بە شێوەیە کەڵەکەکەین کە مرۆڤی جوان لە دایک بێنێ باوەڕم پێ بکە منەڵێم ئەو چیرۆکە تراژیدیانەی کە ڕوەدەن پشتی هەر ڕاستەقینەی بەر خەڵکی ڕۆشنبیر و نوخبە و قسەکەرەکانی ناوم کۆمەلگا یعنی ئەکەوێت ئەو گەنجانەی کە شتی ناشرین تۆمارەکەن لە ناوم کۆمەلگا هەر هەمویان باجەکانی هۆکارەکەی ئەوەیە ئێمە نەمانتوانانی ئاراستەیەکی باشیان بکەین ئەگینا بەڕاستی ئێمە بەرمەبناو دەرئەنجامی بیر و تێفکرین و تێزرینی ئەوانەی پێش خۆمانین ئەی ئەم گەنجانەی کێن ئەبێ و پرسیار لە خۆمان بکەین بۆیە گەنجان بەڕاستی دەستەوسانن لە بەردەم شەپۆلی گۆڕانکاریەکان لە بەردەم ئەو دنیا کراوەی کە مرۆڤ لە بەردەمیان ئەگەر خاوەنی خەلفێتێکی فکری نەبێ خاوەنێکی کۆمەڵێ بەهاو قیەمی تند و تۆڵ و بەهێز نەبێ هەر تەیەکەوێ گۆڕێ منەڵێم خوا ڕەحمی کرد کە ئێمە زۆر گەنج بووینە و کاتەم شتانە نەبوو باوەڕ کەشتی زۆر خراپمانە کرد دەست خۆش مامۆستاگیان کاک دکتۆر باسی گەنجمان کرد یعنی زۆر جار لە ناو خێزانە باوک هیچ
هیچ خاصیتێک هیچ خاڵێک لەو خاڵنی کە ئێوە لە پەیام پەروەردەکان باستان کردیانی و ئێوە لەسەر مناڵەکەشی تەطبیقیکە و زۆر جار من ئەوەشم بیستووە هەندێک دایک ڕێگرە لەوەی مناڵەکەی بۆ هەتا نیوە ڕۆژ بە ڕۆژوو بێ ینی ئەڵێ گوناحە ئەڵێ برسیە بێ حەزەکەم ئامۆژگاری بۆ دایکانە بکەی بۆی لە ئێستاوە ڕابێ و ئایا کاتێک کە باوک ئەو پەیامە پەروەردەی جوانیتیان نەبوو چۆن یعنی مناڵەکەی تەطبیقیکە ینی چۆن چاوی دێ بکە کە تۆ هیچ خاصیتێک هیچ خاڵێک لەو پەیامە جوانی کە باستان کرد خۆی تیان نییە خۆی لە ئەساسە بە ئێمە شتێکەیە جوان لەی حاڵی بین مەرج نییە هەموو باوکو دایکێ پەروەردەکار بێ هەری مەرج نییە ئەمە چونکە باوکو دایکە احتیمال جار خۆی پەروەردە نەکرابێ چون ئەتوانێ ئەم عملیە نەقڵ کا بۆ پەروەردەکردن جوان حتا دکتۆر مستەفا ئەبوو سعد هەیە کتێبی زۆر جوانی هەیە ئەم کتێبە ناویناوە ڕوخسەت القیادە التەربەویە ئەڵێ وەکو چۆن ئیجازەی سایەقی پێویستەکە تۆ بە نەزەری بە پراکتیک بیت هەرتوکیان وەربگری اینجا ئەبێ پەروەردە بکەیت اینجا ئێمەش ئەم باوکو دایکی کە بیریان لەوە نەکردێتەوە ڕۆژێک لە ڕۆژان کە مناڵێکیان ئەبێ کاکە ئەم مناڵە بەچ ئاراستێکا پەروەردە بکەن چۆن بنیاتی بنێن بۆ کوێی بەرن ئێمە بمانێ و نەمانێ وەکو موسڵمان پێمان خۆش بێ پێمان خۆ ناخۆش بێ کاتێک کە پێغەمبەری خوا فەرمووی ئەسڵات وەسەلام مناڵەکە و 5 ساڵ و فێری نوێژی بکە ئەمە یاسایە لای ئێمە ئەبێ فێری بکەین ئەبێ ڕای بهێنین کاتێک ئێمە بە مناڵێکی خۆمان ئەڵێن خۆی درنگیش دەکەم هەستاوەڵێن تانی مەڕۆ بیگرە ئەمڕۆ نیو ڕۆژت هەیە سبەینە نیو ڕۆژەکەت بۆ حسابەکەیت یانی دوایە لە ئاخیری کە جەژنیەت ئەڵێن کاکە تۆ ئەوە نیو ڕۆژت هەیە نۆ ڕۆژت گرتووە ئەلی ئێمەش دیرە ئەم قوتابخانە ئەبێ بەردەوام ببێ ئەم ڕاهێنانە ئەبێ بەردەوام ببێ چونکە ئەگەر وانە بێ ئێمە هەر بە قسە بڵێن کاکەکە گەورە بووی تۆ ئەیکەیت کە گەورە بووی لە ئەخیرامانە ئەیکی بۆ دروستە بێ ڕێگرەیەکی بۆ دروست ئەبێ لیرە ڕەمەزان ئەیەوێ تۆ بێیت ئەمانە بشکێنی ئەو یاسا و ڕێسانەی کە هەت بۆ تێک بشکێنی یاسا و ڕێسای جێگرەوەی بۆ دابنیتەوە ئەگەر وانەکەین ئەمەش نابێ لەبەرەوە گرنگە باوکو دایک خەمێکی گرنگتری هەبێ من خەمی ئەوەم هەبێ بەیانی و دوو بەیانی ئەم مناڵە کە من پەروەردەم نەکردو چی ئەکا بۆ من چاوەڕێی چی لێ بکەم بانی دووبانی من هاوا ئازادم کردووە ڕەحمێکی خوام نەخستۆتە دڵێەوە خۆشەویستێکم بۆ دروست نەکردووە لەگەڵ خۆما لەگەڵ خەڵکا چاوەڕێی چی لێ بکەم بەخوا بە چاوەڕێی چی لێ نەکەم بێگومان لەبەرەوە گرنگە هەتا ئەگەر مەجاڵە بە قشتی چیرۆکی بچکۆلە بگێڕنەوە ئەڵێن کوڕێک باوکی بردووە بۆ چێشتخانەیەک باوکی زۆر بە ساڵات چووە ها کاتێک کە کەوچکە خۆ دەستی ئەلەرزێ لەم ڕۆژان سوک عملیاتێکم کردبوو مەسا بەم دەستە چاپە ئەو خوار ئەو ناوش پرس کردبوو بژنەوە تر خۆم مناڵەکان گاڵتەیان پێ کردووە مەبەستەکەم لە چی هینێکی بۆ داناوە بەریەخەیەکی بۆ داناوە ئەو ناوەی پیس کردووە ئەم کوڕش زۆر بەتاقەت لەگەڵیایەتی زۆر بەتاقەت لەگەڵیایەتی لە ئەخیرە ئەیباتە دەست شۆر جوان پاکیەکە جوان ئامادەیەکە ئەیهێنێتەوە ئەو ناوە جوان پاکەکاتەوە باوکی دەستی ئەگرێت و ئیباتە لای پارەکەش ئەیا پێیەک بە پەلەپەل دێ بۆ لای ئەڵێ ئەزانی تۆ زۆر شتی عەجیبت بەجێ هێڵا ئەوی لە ئاکاتۆڵی هیچ بەجێ نیشتۆڵە بەرەو بڵڵە فێرت کردین کە چۆن ئێمە ڕەفتار لەگەڵ باوکو دایکمان بکەین منیش ئەگەر ئێستا زانیم ڕەفتار لەگەڵ مناڵەکانما بکەم والله دڵنیام بەیانی ئەوش ڕەفتار ئەزان لەگەڵ ئێمە بکەن دەستخۆشت دکتۆر بەڕاستیانی چەمکە پەروەردەکان زۆر زۆر گرنگن بەڵام کاتێک بۆم نەدینەوە باسی قورئانی پیرۆزیان بەخوای گەورە کاتێک دینی هێناوە بە پێغەمبەرمانە درودی خوای لەسەر بهێناوێتی ئەوی کردووە بە قدوەی حەسەنە بۆ مرۆڤاتی بۆ موسڵمانان بەڵام جاری وا ئێمە قدوەیەک ئەکەین بە قدوەی خۆمان کە بەڕاستی بەلاڕێمانە بە کەسێک نییە کە بتوانین بەهای جوانی لێوەربگرین تا چەندێک گرنگە ئەو کەسێک کە ئێمە دوایەکەوین ئەو کەسێک کە بەها جوانەکانی لێوەربگرین کەسێک بێ نمونەی باڵا بێ بۆمان بە تایبەتی لە بابەتی پەروەردەیەکانە خۆی گرفتێکمان هەیە توانین بڵێن ئینسان بە شێوەیەکی گشتی لەم زەمانەیە ون بۆ بەڕاستی شتێک هەیە پێڵێن ئیدارەدانێکی ئینسانی مەسەلە ئێمە هەستەکەین لە ئیدارەدانی خێزانێکەوە کاکتۆر فەرمووی هەندێک جار ئینسانەکان هێندەی بەخێوکەرن هێندە پەروەردەکارنین جاری وا هەیە بیهێنە بۆ ناوەندێکی خوێندن تەنانەت بۆ مزگەوتەکان تەنانەت بۆ دەوڵەتداری تەنانەت بۆ هەندێک شتێک نییە ناوی ئیدارە بێت کە کۆیان کاتەوە بۆی ئەم ڕێچکەیە لەسەری بێ ئەنجا ئەو ئیدارێت چ قدوەیەکی هەبێ یاخۆت خەڵکانی تر دروستکا لە ژێرەوە یعنی ئێمە لە مێژووی
دروستبوونی دەوڵەتی ئیسلامیە یا پێشتریش خلافی ئیسلامیە نموزەتێکی جوانمان هەیە عومەری کوڕی عەبدولعەزیز یەکێکە لەو نموزەت جوانانەی کە مێژووی ئیسلامی هەمیشە شانەزی پێوە بەڵام گرفتەکە لەوەیە ئێمە بۆچی ئەمانە هەت وەکو مێژوو بگێڕینەوە هەر وەکو مێژوو باسی هەروەکو مێژوو شانازی پێوەکی بۆچی ناچین بە ڕێکارەکانی ئەوانە بڕێن من ئێستا پێم سەیرە ینی تەنانەت هەندێک جار ئەو دەوڵەتداری ئەو خەلیفە بەڕێزە کاتی خۆی لەسەری ڕۆیشتووە لانی کەم ئەبووە دەوڵەتانی ئیسلامی زۆر وەکو نموزەجێکی باش پشتیان پێوەستە هاوی ئیشی پێ بکەن نەک ئەوانە جاری وایە ئەبینین لەناو هەرێمەکەی خۆمانە تەنانەت بە تەیارە ئیسلامیەکانەوە بە ئەحزابی ئیسلامیەوە بە هەموو ئەوانەشەوە هەست ناکەین مەسەلەن ئیسفادە لەو نمونانە بکەن کە وەختی خۆی ئیدارەدانێکی ئینسانی و زانستی جوانیان پێشکەشکردن ئەگەر لێم زویرمە بنجاری وا هەیە تەلەڤیزۆنەکانیش لە ژێرەوە ئەنووسن ئەڵێن تکایە زەکات بدەن بە فڵان تەلەڤیزۆن من تەمەنامە کرد مەسەلەن ڕەوتێکی ئیسلامی وای بکردایە کە گیرفانی واڵا بکردایە بۆ خەڵکانێک کە پێویستیان پێێتی نەک بەڕاستی چاوی لە گیرفانی خەڵک بواە بۆ ئەو ئیداری ئەو بدە چکە ئەمانە هەمووی پەیوەندی بە ئەقڵەوەیە پەیوەندی بە بیرکردنەوە هەیە من تەمەنامەکەم تەلەڤیزۆنەی جەنابتان بۆ نمونە کۆمپانیایەکی بازرگانی گەورەی هەبووە بیتوانایە بازاڕی گەورە لەم شارەیە بنیاد بنێ بازاڕێک بێ کە هەرزانی بخاتە ئەم شارەوە تەمەنامە کرد ئەم هەموو گەنجەی کە ئێستا سەریان لێ شەوێ و بێکاری سەری خۆیان هەڵەگرن و تووشی ئەنواعی دەردەسەری ئۆشتانە بن مەسەلەن ڕەوتێکی لانی کەم ڕەوتێکی ئاینی بیگرتنایەتە خۆی هەروەکو واجبێکی ئاینیش بیکردنایەتە خۆی بڵە کاکە گیان فەرموو ئەمە ئیش ئەدخەمە سەر ئیش ئەمە پرۆسی زەواجت بۆکەم ئەم شتانت بۆکەم کەچی ئێمە لە کاتێکا مەسەلەن من لە دەسەڵاتێکی ستەمکار لە کەسێکی ستەمکار هەرگیز چاوەڕێ ئەوە ناکەم کە ئەو بێت دەست بکاتە بینە قاقای خەڵکەوە لە کاتێکەوەی کە بە چاوی خۆمانەی بینیم بەڵام من چاوم لە دەستی کەسێکە بەڕاستی کە ئیدعای ئەوە ئەکا مەسەلەن ئەو باشتر لە خەڵکانی تر شارەزای ئەو دنیاە شارەزای هەموو تایبەتمەندێ جوانەکانی ئەم دنیا و ئەو دنیاشە بەڵام من چاوم لە دەستی ئەوە کە ئەم ئیدارە جوانە بدا کە نموزەجێکی جوانی وەکو خەلیفە عومەری کوڕی عەبدولعەزیز جاریش کە لە ریاضی نوکاتەوە مام ساکبەر کاتمان زۆر کەمەوە جا نازانم پرسیار بکەم وەڵاهی ئەتوانی پرسیار بکەی مام ساکبەر هەر لە نمونەی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ کاتێک سەحابە ئەیگێڕنەوە عنی ژیانی ئەو سەروەرەمان دەڵێن قورئانێک بۆ بەزەویدا ڕۆیشتووە تا چەندێک گرنگە نوێژ ڕۆژ و ئەو عیبادەتانی کە مرۆڤ ئەنجامی ئەیە لە کردار و ڕەفتاریە لەگەڵ خەڵک و لەگەڵ مامەڵەیە عنی ڕەنگ بداتەوە لە کۆمەلگایە خەڵک بیناسێتەوە کە ئەمە جیاوازە لە کەسێکی تر دەست خۆش بە پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی قسەیەکەی ئاڵێ نوێژکردن لە دوای هاتنە دەرەوە لە مزگەوت دەست پێەکە ڕەمەزانیش باوەڕم پێ بکەن لە دوای تەوابوونی مانگی ڕەمەزان دەست پێەکە زۆر جوان زۆر گرنگە ینی ئاگامان لەو نقطە بێ زۆر جار گوێ لە مامۆستایانی ئاینی بە ڕێز و داعیەکانە گرم ئەڵێ خورما ڕۆژ وەشکێنێ و چی ڕۆژ وەشکێن و بە قەناعەتی من ئەگەر ئەوە بێ دروست بێکەم قسەکەم یعنی شکاندنی دڵی خەڵک ڕۆژ وەشکێنێ شکاندنی خۆت بۆ خەڵک ببی بە کۆیلە ڕۆژ وەشکێنێ اینجا خواردن ڕۆژ وەشکێنێ بۆیە ئێمە ئەبێ ئاگامان لێ بێت بەڕاستی بزانین پەیامە گرنگەکان کاتێ لە ناو خۆمانایی توێنینەوە ئاوێتەمانە بێ ینی بڵندگۆی حەقیقی خۆی پێ بدەینەوە بیهێڵینەوە لە ناو خۆمانە بەداخەوە ئێمە شتەکانمان بەشێکی وەکو شیعار وەرگرتووە کاری حەقیقی لە ناو دڵ و دەروونمانە ناکە نابێ بە بزوێنەرێ کە ئەم کۆمەلگامان تووشی ئەو نادادی و نادادگەری و گەندەڵی و خراپەکاری و پیسخۆریە نەبێتەوە تۆزان کۆمەلگای خۆمان لە چی دۆخێکی ئابووری و دەرونی و سایکۆلۆژی خراپاژی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئەم پەیامە پەروەردەیانەی کە پەروەرگا لە ئاسمانەوەی نێرێ لە زەویە وەکو خۆی جێبەجێ ناکرێ ئەگینا لە 150 پەیامانەی پەروەرگار کە ئینێرێتە سەر زەوی باوەڕم پێ بکەن جێبەجێ بکرێ ئەم ئاریشە و گیر و گرفتانە نامێنێ ئەزانی کۆمەڵی بازرگان ڕیان بە حەزرەتی عوسمان گەروتیانە و بارانەمان پێ بفرۆشە بە سێوەندە وتی نایدەم بە سێوەندە کەسێ دا ئەوەندە خێرم پێدا کە پەروەردگارە دابەشی کرد بەسەر فەقیر و وەژارە
بۆیە ئێمە پێویستمان بە ئیمامی عوسمانەکانە بێن بەڕاستی لە ناوم کۆمەلگا ڕابەرایەتی و ڕێبەرایەتی بکەن. زۆر سپاس بۆ مامۆسای بەڕێزم مامۆستا ئەرسەنە سەیزادە ڕایۆشکاری پەروەردەی، سپاس بۆ مامۆستا ڕزگار حەمەلا و مامۆسای زانکۆ، سوپاس بۆ مامۆستا ئەکبەر غەریب ڕایۆشکاری پەروەردەی. بەڕاستی قسەکانتان کاریگەری لەسەر دەرونی مندانا و هۆنیاخانیش بە تاکید هیوادارم ڕستە بەڕستە هیچ هەستمان بەکات خۆزگە کاتەکە زۆر درێژتر بواە. بەڕاستی هیوادارم کاریگەری لەسەر ناخی تاک بە تاکی ئەو مرۆڤانە دانابێت کە بە دەر بەرنامەکەەوە دانیشتوین. وتەکانتان زۆر زێڕین بوون، شانازیتان پێواکەین بۆ ئەم کۆمەلگایە زۆر ضرورن بە تاکید. یەخوا بەخێر بێن و تاعات و عیبادەتتان قبول بێ و هەمیشە لە خۆشی بەختەوەریا بن لەگەڵ خێزانەکانتان. سپاس بۆ بەڕێزان ئەم شەویستی گەوهەر کۆتایی پێهێنین و ئەمەوەی برتان بخەوە سپۆنسەری ئەم شەوی پۆشاکانی من باخان حیجابە لا بازاڕی ئەوبارەی کە توان سەردانی بکەن بۆ دەستکەوتنی هەربابەتێکی شەرعی جلوبەرگ. ئەزیزان لێرەدا کۆتایی پێهێنین، هیوای شەوێکی باشتان بۆ خوازی بەخوای گەورەتان هەر لە خۆشییا بن.